بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوتان لەبێت ئازیزان و خۆشەویستانی بینەر خۆشحاڵین کە ئەمڕۆژ با کۆمەڵێک بەرگە و بابەتی نوێەوە هاتینەوە خزمەتیەوەی ئازیز و خۆشەویست بە هیوای ئەوەی کە تەواوی بەرگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. بینەرانی عزیز لای خۆمەوە ڕێز و سڵاوم هەیە بۆتان. خۆشحاڵم کە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم شەیداخان بەرنامەیەکی نوێتان پێشکەش دەکەین بە بڕگە و بابەتی جیاوازەوە. تەوەری یەکەمان تایبەتە بە نەخۆشیەکانی دڵ و قەستەرە کە میوانێکی تایبەتمانە بێت لەو بارەیەوە و تەوەری دووەممان تایبەتە لەسەر خێزانی جێگرەوە بە تایبەتی ئەو منداڵانی کە یا ئەو ساوایانی کە تازە لەدایک دەبن بە جۆرە لە جۆرەکان فڕێ دەدرێن یا ئیهمال دەکرێن لەلایەن کەسوکاریانەوە کاتێکە خانەکانی تایبەت بە منداڵان بەخێویان دەکەن وەریان دەگرن چۆن دەدرێتە خێزانێکی جێگرەوەیان بۆ دروست دەکرێت. تەوەری سێەممان و تەوەری کۆتایی جگە لە بڕگە و بابەتەکانی تر لە راپۆرت و پامێرەکانمان تایبەتە لەسەرەوە پێشانگا تەکنۆلۆژیایی کە ئەمڕۆ سێەم ڕۆژە لە شاری هەولێر کراوەتەوە و سوود و قازانجی ئەم جۆرە پێشانگایە و توانای کۆمپانیەکانی تایبەت بە یا کۆمپانە ناخۆیەکان تایبەت لە بواری تەکنۆلۆژیا و زانیاری وزەدا. بەڵێ دەستخۆش جەلال بەڵە بەڕزان سەرەتاش دەچینە لای پێشبینی کەشوهەوایی شار و شارەچەکانی هەرێمی کوردستان. ئەمڕۆ لە شاری هەولێر بەرزترین پلەی گەرما 18 پلە دەبێت و نزمترین پلەش 9 پلە دەبێت. لە شاری سلێمانی بەرزترین پلەی گەرما 18 پلە دەبێت و نزمترین پلەش 6 پلە دەبێت. لە دهۆک بەرزترین پلەی گەرما 15 پلە دەبێت و نزمترین پلەش 9 پلە دەبێت. لە کەرکووک بەرزترین پلەی گەرما 20 پلە دەبێت و نزمترین پلەش 10 پلە دەبێت. لە شاری هەڵەبجە بەرزترین پلەی گەرما 23 پلە دەبێت و نزمترین پلەش 14 پلە دەبێت. لە ئیدارەی گەرمیان بەرزترین پلەی گەرما 27 پلە دەبێت و نزمترین پلەش 17 پلە دەبێت. لە دەڤەری ڕاپەڕین بەرزترین پلەی گەرما 21 پلە دەبێت و نزمترین پلەش 12 پلە دەبێت. بەڵا بینەرانی عزیز دیارە پێشەوەی کە بچینە سەر بڕگەی یەکەم و سەرەکیمان دەچینە لای راپۆرتێک کە هاوکارمان ئەمجد دۆهۆکی لە شاری دۆهۆکەوە لەسەر ئەو کۆلێژە تایبەت بە پزیشکیانەی کە فیستیڤاڵێکیان ساز کردووە راپۆرتێکی بۆ ئامادەکردین پێکەوە بینەری دەبین و دەچینە سەر تەوەری یەکەمی بەرنامەکەمان. هەفتەمین ڤیستاڤۆڵە سەخلەمیە لە دهۆکێ هاتە گێڕان. ئەڤ ڤیستاڤۆڵە ساڵانەش پێخەمەتە شیارکردنا هەڤاڵاتیان سەربابەتên girêdayî سەخلەمیya mirovî tête sazkirin û têda çendîn rênma û şîret hevalatiyan têne dan. Her dîsan çend pişkinîn jî bû bejdarbûyan têne kirin. هەفتەمین ڤیستاڤۆڵە ساخلەمی li bajarê Dihokê wekî ku hîn zanin manga 4 manga hûşdarîkirina saxlemî ye. Ji ber vê çendê jî me ferdî kan vê vîstavaڵê bigêrîn da hûşdariyê bû xelkê xwe bikein sebaret babetên saxlemî û zanyariyên saxlemî bideyne û her wasa jî komeka stationan me hene li vêrê ku têda çalakên cuda têne kirin û test bû xelkî têne kirin ku mifayekî jê bînin. Ev vîstavaڵeş layê qutabiyên kolîjên tenduristî û pizîşkî li Dihokê tête amadekirin. Ew amûjgariya hevalatiyan dikin ku xwe ji gare û nargîlekêşanê dîr bikin. Her wasa xwarinên nesaxlem jî kêm bikin.
خورن نسخنم بونمون خورنم مایونیز هر واسا پیتزا فینگر بطاط هر واسا كل ما يهي جبسو او خورن مع لابوت يا بدنا كليبورين فريشون بيري قالك وزوره افورنا هميون ابد خورنون قالك يعني بوتا بمروفي نات بدينا روسا دي هر وكي جي خورنا سخلم جري بس شد بيتا توشينا خوشي داروني بكات شد بيتا توشينا خوشي دلي بكات هر واسا بينهم مروفي جتان كات انكو سخلم يوم مروفي كيمت كات هر واسا جونيو لش مروفي جي برسد كنا خورنا جبلی مازنان فر سخلمیا زاروکان جی برچاو بهت ورگرتن قطابیه که بجدار بوی ویستاوالت بجید بیتویه تا جیه 2 سالیه دک شیر خوبدت زاروک خو و تشش مهندس بک جیدا هیچ خور نکادیش بلی شیر دک بزاروکی نهت دان دایکو ما هجو لازمه حتی جیه 6 هیوی شیری بتنه بدت زاروک خو بی تشتای کدی پشتی 6 هیوی و حتی 2 سالی لازمت گل آوی فقیه بتنه بدتن وقتی دایک شیر خودت زاروکی بعقل ترت کاویتن هر واسا ماسول کدوی بهسترت کاون هستی کیوی بهستره و هر واسا جی مناعتوی بو ایشا یعنی سیستمی وی برگیریه جی گلک چیترت بیتن ویستاوالا دوکیا ساخلمیه او آماجت دانه که ساخلمیه هر مرو وکیل سر رفتار نمیو خارنا و یا روزانت مینید لو ماش بو ساخلمیه که باش بیتویه هر کسک روزانه هایداری رفشا خوب بید آمد بریفکانی تایبت بو برنامه پیامی روش دهوک بەڵا بینەرانی عزیز دیارە چاوەریەکەمان وە کاماژەمان پێکرد تایبەتە بە نەخۆشیەکانی دڵ و قەستەرە لە ئێستاشدا میوانێکی بەڕێز کە بەڕێز دکتۆر سەرتیب عیزەت هەورامی پسپۆڕی نەخۆشیەکانی دڵ و قەستەرە میوانمان دەبێت دکتۆرگیان زۆر سپاس بۆ ئامادەبوونت. کاتان باش سلام علیکم کاکتۆرەکە سەردا پێمان بڵێ بزانین نەخۆشیەکانی دڵ چەند جۆرن و بۆشمان باس بکەی زۆر سپاس. من بەگەبێن باسی نەخۆشیەکانی دڵ بکەین نەخۆشیەکانی دڵ زۆرن. بەزی مەتوانین پۆلێنیان بکەین باسی یەکەم نەخۆشەکانی دڵ ئەوەی کە زۆر گرنگە لای خەڵک ئێستا لە باوە لە ناو خەڵکەوەی جان نەخۆشی گیرانی خوێنبەرەکانی دڵا کە بێت هۆی جەڵدەی دڵ ئەمە یەکێک لە نەخۆشیەکانی دڵ. دووەم نەخۆشیەکانی ماسوولکەکانی دڵ. سێ نەخۆشی کارەبایی دڵ ئەوەی کە ئەگە هاتوو خوانەکایەکێ یەکێ لە خوێنبەرەکانی دڵی گیرابێت تەسک بێتەوە ئەگەر تەسک بێتەوە تووشی زەبحەیەەکە ئەگەر بگیرە لە ئەنجامی کۆبنەوەی چێوری یا شتێکی ترەوانێ ئەو کاتە تووشی چیەکە بە تاوەتی بگیرە تووشی جەڵدەی دڵیەکە. جاروایە نەخۆشەکە ئەمانەی نییە بە تایبەتی لە گەنجانە سەرەکەی نەخۆشەکە کارەبایی دڵی تێکچووە لە جاتی ئەوەی دڵی لە دقەیەکە 70 جار لە دقەیەکە لێبە سەرێکە 120 جار لێ 150 جار لێ جاروایە گاتە 200 جار لە دقەیەکە مەژواکە نەخۆشەکە هەراسانە بێت بێتاقەتە بێت دڵە کوتەیە بێت جاروای بورێنێتوانێ جاروای کارەبایی دڵی تێکە چێ لە جاتی دڵی خێرابە لێمە دڵی خاو لێە سەری گێژەخوا نەخۆشەکە بورێتوانێ ئەمە جۆری دوێمێن جۆری سێمیان تەمەنەویش پۆلێ نەکرێت نەخۆشەکە بەس کارەبایی تێکچوون کارەبایی دڵ چەندەها جۆری هەیە هەرە خەلەکە لە کێشەکە لە کوێە لە سکۆڵەکانی دڵایە هەیە کێشەکە لە گوێچکەڵەکانی دڵایە لەگەڵەوەشە نەخۆشی چیمان هەیە لاوازبوونی ماسوولکەکانی دڵمان هەیە دڵیش ماسوولکەی هەیە ئەو ماسوولکانی دڵ جاروای لاوازە بێ سێرەکەی کارەبایی دڵ هیچ مشکلەیەکی هەیە خوێنبەرەکانی خوێنی بووە بە بەس لەگەڵەوە سێرەکەی ماسوولکانی لە ئەنجامی چەند هۆکارێکە بۆنە هۆکاری براسیە یا ئەو کەسانی کەوا ئەو کەسە بڵەن کوحول و بەو بابەتانە ئەخوا بە مروری زەمن ئەبێتە هۆی لاوازبوونی ڕیشاڵەکانی ماسوولکانی دڵ و دڵی لاوازە بێ جاری وایە سێرەکەی نەخۆشەکە تووشی سەرەتان بووە سەرەتانەکەی بە عیلاجی کیمیای عیلاجێکرێ عیلاجی کیمیاوەکە چیەکە تەسی لە ماسوولکانی دڵێکا و دڵی لاوازەکە چەندان نەخۆشمان هەبووە هاتووە نەخۆشکە نەجگەری خواردووە نە هیچ مشکلەیەکێ بووە کەسی گەنجە لە عیلەکان نەخۆشی دڵ نەبووە بە سێرەکەی تووش سەرەتان بووە خۆشبەختانە بە عیلاجی کیمیایی توانراوە سەرەتانەکە عیلاج بکرێ بەس دوای ماوەی ساڵێکی پێناچی سێرەکەی نەخۆشکەیت بەلات
بۆ لاتسەرەکەی تەنگ نەفەساڵە بێتاقەتم بێزارم زۆر لەکو جاران قۆتی جاران نەما بە قادمە سەرەکەم تەنگ نەفەسە بم زوومانەوە بم کە پشکنینی بۆ ئەکەی سێرەکەی نەخۆشکە دڵی لاواز بووە ئەمیر لە ئەنجامی چیەوە لە ئەنجامی کاریگەری ئەو عیلاجی کیمیایی کە بۆی کراوە خۆش سەرەتانەکە عیلاج کرد بەس لەگەڵەوە هاتوو مەسلوکانی دڵی لاواز کرد و تووشی زۆعفی دڵیاکە دکتۆر دەتوانین بڵێن هەموو ئەم جۆرە نەخۆشیانە سەر دەکێشێتەوە بۆ جەڵدەی دڵ چونکە زۆر جار ئێمە هەتا جەڵدە لێمانەدا سەردانی ڕەنگە دکتۆری دڵ نەکەین یا بە نەخۆشی دڵی نەزانین بەڵێ خۆی مشکلەکە لە چیە ئێمەدا ئێساوی ئەو شتی کردەوەی بە حکومی 4 ساڵ لە ئەوروپا کارم کردو لەوێ چی لەوێ نەخۆش پێش ئەوی توش بێت بۆ لای دکتۆر لەوێ پشکنین پێشوەخت هەیە ئەنی کە بۆ پیاوان باش وایە تەمەنیان هەرگەشتە دوای 45 بەرەوژوور ساڵانە چ پشکنی پێشوەختکەن بەبێ ئەوی شتێکیە بکەسە بچێت پشکنی پێشوەختکە لای دکتۆر چی بووەکە تام پشکنی سەریری بووەکە دوای تەختیتێکی بووەکە دوای چەند هەنێ پشکنی خوێنی بووەکەکو ئاسی چەوری خوێنی بنانی خوێنەکەی خلای و خلای خۆماڵە خوێنەکەی خەسە خوێنەکەی ڕوونا کەم خوێنیە چەورەکانی بەرزە نزمە ئەگەر دکتۆرەکە نەگاتە نەتیجە ئەو کاتە چی بووەکە ئیکۆی بووەکە پشکنی ئیکۆی دڵی بووەکە هەنە جار هێ نەخۆر دکتۆرەکە ناگاتە نەتیجە لە جارە پێویستەکە چی بکە پشکنینی تەختیتی جوهری بۆ بکە جاریواشە سێرەکە لەوەش دکتۆرەکە ناگاتە نەتیجە لاخرەکە سێرەکەی لە کۆتای دکتۆرەکە قەرارە بۆچی بۆ قەستەریە هەر فەحسێکی تر کە بۆ نەخۆشکەی بکە یعنی بە مەرحەلە بە چیان ڕوا دکتۆرەکە بم پشکنە پێشوەختیانە دەست پێەکە لە شتی بەسیتەوە دەست پێەکە کەمجار لەگەڵ نەخۆشکە قسەکە عایلەکانە لە خێزانەکانە کەسێ نەخۆشی دڵیە بوو بێ باوکی دایکی بە دڵ وەفاتیان کرد بێ جەڵدە لێ یا بێ تەمەنەوانی ئەمە لە پیاوانە لە خانمانە لە دوای 50 ساڵیەوە دەسەکرێت پشکنی پێشوەخت چکە بۆ پیاوان زیاتر معڕزن بۆ ئەوی کە تووشی نەخۆشی دڵ بن وەک لە خانمان جگە لەو کەس خانمانەی کەەوە حەبی منع بەکارێن سەخەو خانمانە کە حەبی منع بەکارن ئەخەرمی وایە سەرکی گەنجە چێتە لای ئەمە 40 ساڵە سەرکی تووشی زەخت بووە تووشی نەخۆشی تر بووە نەجگەرە ئایکێشێنە لە عایلەکان نەخۆشی دڵ هەیە تووشی نەخۆشی دڵ بووە بۆ کە لێ کۆڵیتەوە قسەی لەگەڵاکەی ئەڵێ جگەرت کێشاوت نەخێر لە عایلەکات کەس نەخۆشی دڵ بن نەخێر بەڵام سیرەکەم ئەم خانمە 6 ساڵ 7 ساڵ حەبی منعی لەسەر بەکارناوە ئەو حەبانە بە هەموو جۆرەکانیەوە یان تەنها جۆرێکی تایبەتی هەیە بەعام زۆربەی حەبەکانی حەبی منع بەعام زۆربیان کاریگەریان هەیە بۆ دڵ و تووشی نەخۆش بە تایبەتی تووشی چیەکە تووشی زەختیەکە تووشی پستانی خوێنێکە پستانی خوێنێکش بە مروری زەمە بە تێپەڕبوونی کات ئەگەر بێت و نەخۆشەکە بەردەوام لەسەری بە تایبەتی ئافرەتانی و خانمانەی سێرەکەی 6 ساڵ بەکارهێناوە تووشی نەخۆشی دڵیانەکە لەبەرەوە باش وایە هەر ئافرەتێک بە تایبەتی ئەو ئافرەتانی حەبێ بەکارهێنێ یا حەبی منع بەکارهێنێ یا ئەو هەنێ حەبی تر شەنیار حەبی منع بێ بەکارهێنێ باش وایە ساڵی هیچ نەبێت جارە سەردانی پزیشکی هێناوی دڵ بکە بۆ بزان ئایا تووشی ئەم حەبەت ئەسی لە جسمی کردووە کاریگەری هەبوو بۆی تووشی پستانی خوێنی کردووی ئەمنا زۆر جار دەوترێت دکتۆر نەخۆشی دڵ لە پڕ توش دەبی کەواتە ئەم فەحسانە یان ئەم تاقییانی کە بۆ نمونە پێویستە ساڵانە سەردانی بکرێت هیچ کاریگەریەکیان نەبێ بۆی کە پێش وەختە تۆ بە نەخۆشیێکی خۆتەست بکەی وە زووتر ئەگەر پێی بزانی چارەسەری ئاسانترە بەڵێ تەمەەن خۆی زووتر پێ بزانانی چارەسەری ئاسانترە بەڵام نەخۆشی دڵ لە ڕۆژ دوو ڕۆژێکا دروست نابێت ئەمە پرۆسەیەکە پرۆسەیەکی درێژخایەنە بە تایبەتی گیرانی خوێنبەرەکانی دڵ ئەوەی کە من بە نەخۆش ئەڵێن زۆر جاریا لە تەلەڤیزیۆنە لە دیدارەکانە باسیەکەین ئەوەی نەخۆشەکە چی بکە تەمەن شتێکی بڵێن سەقافەی طبی ئێمە لەلای ئەمە لەناو ئەمە زۆر کەمە خەریکە وردە وەرێسە لە ئەنجامی بە حکومی خەڵک سەری سوشەڵ میدیا و تەلەڤیزیۆن و شتانەکات باشترە تۆزە وریایە خەریکە وریا ئابێتەوانێ نیشانەکانی چیە نیشانەکانی نەخۆشی دڵ سەرکی نەخۆشەکە چیەتی ئەڵێ دکتۆر هەستەکەم جاکە ئازارێک لێرەمایە ئازارەکەیەتە باڵم ئاەتەوە پشتم نەجارایەتەوە ملم بەڵام ئەمە تەقەن ئەو بەعام ئەو ئارازانەی کە زۆربەی خەڵکێتی بەڵام هەنێکی کەس هەیە ئەو ئارازانەی نییە نەخۆشمانێ بە تایبەتی و کەسانی کە نەخۆشی شەکرانەیە لای ئەوان ئەوانی کە نەخۆشی شەکرانە زیاتر کەمتر هەست بە ئازارەکەن نەخۆشکەی بۆلات ئەڵێ دکتۆر وەڵی تۆزێ مەعیدەم ئێشەکە یا تۆزێ ئێرەڵی دڵە کزەیەکەم هەیە وەکەوە یەکێکی شخصێک نییە کەەوە نەخۆش شەکرێ نەبێت بۆ چکە شەکرەکە تەسیری لە عەسەبەکانی دڵی کردو کەمتر هەست بە ئازارەکە ئاکە
ئەوانی کە نەخۆشی بڵند پستانی خوێنی هەبێ یا چۆرەکەی بەرزتر بێ یا نەخۆشی شەکرێ هەبێ یا لە خێزانەکان لە عایلەکانە نەخۆشی دڵبا بێ ئەبێ زیاتر ئاگای لە خۆی بێ و زووتر پشکنی پێشوەخت بە خۆی بکە وەنمە لە پیاوانەوتمان چی دوای 45 ساڵی ئەوەی لە عایلەکانە نەخۆشی دڵ هەبێ یا ئەم نەخۆشیانی کە باسمان کرد هەیبێ ئەبێ پێش 45 ساڵی پشکنی پێشوەخت بۆ خۆی بکە لە خامانی شەهرەوە پێشتر. زۆر باشە کاک دکتۆر ببوورە ئەوترێت کە جەڵدە زیاتر لە تەمەنی 40 ساڵی بۆ 50 ساڵی ڕوئەیات ئەم وتێت تا چەند ڕاستە؟ خۆی جاران وابوو جاران وابوو بوو چوو بە مرۆری زەمن جاران ئەم جاران وابوو لە دوای 40 ساڵی ئەو کەسە تووشی زەختە بوو تووشی شەکرە بوو یا کەسە بڵند سێرەکەی لەو پێش ئیشی کرد و جموجوڵیە بکەکات 40 ساڵی استقرارێکی مادی معنەوی بۆ دروستە بێت دوکانێکی دانیش لە دوکانەکە وەکو جاران حەزەتی خۆی جموجوڵ ناکە ئەچێ بۆ دوکان دانیشێ لە دوکان دوایەتەوە بۆ ماڵەوە هیچ حرەکە و جموجوڵێکی نییە ئەمە بەو شێوەیە یعنی ڕەبتی بەچیە بە ستایڵی حیاتەوەیە بەڵام ئێستا زیایی کردو ئێستا گۆڕاوە ئێستا ترێندەکە گۆڕاوە لە هەموو تەمێنێ معارەزە بۆ نەخۆشی بۆی تووشی نەخۆشی دڵ بێ یا تووشی جەڵدە بێ بۆچی تایبەت پێم وایە ئامارێک هەیە کە باس لەوە دەکات گیرانی خوێنبەرەکان نزیک ساڵانە نزیک بە 8 ملیۆن شتێکیوان لە جیهانە بۆنمونە بۆی گیرانی خوێنبەرەکانەوە دەمرن ئەمە ئامارە نزیکە لە ڕاستیەوە یانی ئێستا بەتایبەت لە گەنجانە خۆی لە گەنجانە نەک لێرە ئەوەی چەند مانگی پێشەسە لە ئەڵمانیا بووم لەوێش بەحسێکیان کردو سێیان کردووە جەڵدەی دڵ لە گەنجانە زیایی کردم وامزانانی هەر لێرەیە حکوم تقیم ساڵێک هاتوومەتەوە کوردستان ئەوەی تەجروبەم کرد ئەوەی گەنج لێرە زۆر تووشی نەخۆشی دڵە بێ کەچیتە تەوارێکەیە لە ئینعاژە لە قەستەرە سێرەکەی گەنجێکی زۆریە جەڵدە لە یاوەیە بە فریزیانە فریاکەوەی قەستەری بۆ بکەیت و ڕزگاری کەش سێرەکەی وەختە هێنن کار لە کار ترازاوە مەزانانی هەر لە کورسان وایە بەس لە ئەوروپاش خەریکە ئەو ترێندە زیایەکە ئەو جەڵدا وردەورە لە گەنجە زیاکە بۆ ستایڵی حیاتی گەنجیش گۆڕاوە گەنج ئەوەی تەجروبەتان کردبێ جاران من کابرا لە 30 ساڵە دەستی بەجگەرە خواردن کرد سێرەکەسە کوڕی گەنجە 7 ساڵ نابێت دەست کرد بە نێرگە لای کێشێ بۆ مەجگەرە خوا خواردنی یا تەندروستە خوا تەمانە شۆکاری سەرەکین بۆ دروستبوونی جەڵدە شەوکار تەمان کار دکتۆر عەفو جەڵدە جۆری هەیە چونکە وەگە بیستین کە کەسێک جەڵدە لە یا و دواتر لە نەخۆشخانە پێوتراوە ئەگەر زووتر ئەم نەخۆشەڕەوانەی نەخۆشخانە بکرایە چارەسەری ئەبوو لە حاڵەتێکیشە کە جەڵدەکە لە یاو ئایا ئەمە ڕاستە ئەمە دەکرێت؟ بەڵێ جار جەڵدە هەیە جەڵدەی خەفی پێڵەن نەخۆشکە زۆر هەستی پێ ناکە ئەمە چی بە تایبەتی گەبات و بێت و جەڵدەکە سێرێکە جەڵدەکە کە لێ ئەو کەسانی وتوان نەخۆشی شەکرانەیە هەست بە ئازارەکە ناکەن جەڵدەیەک تەمان جەڵدە چەند جۆرێکمانەیە هەنە جۆری جەڵدەمان هەیە لە تەختی تا دەرەکەوێ هەنە جۆری جەڵدەمانەیە لە تەختیتەکە دەرناکەوێ نەخۆشەکەی ئازاری کێ لێرەیە تەختیتی بۆکە بە تایبەتی گەبێتەوە پزیشکە زۆر شارەزانە لە تەختیتەکە دەرناکەوێت ئەو ئازارە دقیق لە کوێیەکە بۆ زیاتر ئازارەکە جێتر ئەم منتیقە لای چەپی ئەواز بە زۆربەی نەخۆشەکان کە یاڵە دکتۆر ئازارێکمە لەسەر سنگ لە لای چەپم ئازارەکە جارجار چێ بۆ لای دەچی چەپم نیێتە خوارەوانێ هەنە جار ئازارەکە یاتە ناوشانم باریکی شانم ئەمە بە زۆربەی نەخۆشەکان واڵن هەن نەخۆش ئەو ئازارە نیە دکتۆر تۆز ئالێرەیە تۆزی ئەڵێ دڵە کزێمەیە بە هەزار حاڵە چەند ڕۆژەکە هەن نەخۆش ئەمانەشی نییە والله دکتۆر دو سێ جار شامەتەوە مەعیدە مێژەکە کە تۆ فەحسی مەعیدەی بۆ کسێکی مشکلەکەی مەعیدە نییە کە تەختیتی بۆکەی سیرەکەی چییە جەڵدە لێەوە ئەمە چییە بۆچی ئازارەکان جیاوازیە شوێ دڵ لە چی پێکات دڵ سێ خوێنبەری کە خوێنی بووە بە یەکیان لە لای ڕاستە یەکیان لە لای چەپێکیان لە ناو ڕاستەیە جارێ جەڵدەکە ئەیە لەو جەڵدەکە لە ئەنجامی چی ڕۆ لە ئەنجامی گیرانی ئەو خوێنبەرەوە کە لە لای ڕاستی دڵێ و ئەرچێتە بەشی خوارەوەی دڵ ئەمە دڵ بێ خوێنبەرەکە چێتە بەشی خوارە دڵ ئالێرا ئەو دەمارێکە لە خواری دڵەوەی گیراوە لەبەرەوە ئازارەکە لەکوێ بێ ئازارەکەی لە نزیکی مەعیدەیە بێ پێویستەکە بە بوونی هەر ئازارێک سەردانی دکتۆر بکەیت لە دەوروبەری دڵدا بە تەئکیدی بە تایبەتی ئەو کەسانی کەوا جگەری کێشن ئەو کەسانەی سێرەکەی نەخۆشی شەکرانێ ئەو کەسانی کە لە خەزانەکانیان جەڵدە ڕوویاوە یا سێرەکەی براکە فەتەح سەدری بۆ کراوە دایکی بە جەڵدە وەفاتی کردو دوو مامی جەڵدە لێیاوە ئەو کەسانە بۆ ماوەیش بۆی هەیە زۆر بۆ ماوەی سێکێک لە سەبەب سەرەکیەکانی توشبوون بە جەڵدە دکتۆر حاڵەتەکانی تر یا هۆکارەکانی ترچین جگەرە نێرگەلە خەفەت زۆر جار دەوترێ خەفەت قەلەقی قەلەقی ئەمانە تا چەندە هۆکارن بۆ توشبوون بە جەڵدەیان نەخۆشیەکانی دڵبەگشتی ئەمە ڕیسفاکتەرمان ڕیسفاکتەرانی هۆکارمان هەیە دەست ناتوانین دەستکاری بکەی وەکو بۆ منە تەمەنە
ئەوە تەمەەن ناتوانین دەستکاری بکەین هۆکاری بۆ ماوەی هەیە ناتوانانی دەستکاری بکەین باشە ئەمانە شتێکن یا جنسی ئینسان پیا و ژن پیا و زیاتر مەعرەزەوە لە ژن ئەمانە دەستکاری ناکرێت بەڵام ئەمانێ هۆکارمانەیە ئەتوانی دەستکاری بکەیت و توانی گۆڕانکاری تیا بکەیت و ڕێگریکە لە نەخۆشیەکە بۆ نوێن جگەری کێشان توانی وازی لێبێنی بۆ نوە قەڵەویە ئەتوانی ئەگەر لە خۆ بێت و ڕێجیمێکی باش بکەیت و وەزن دابەزێنی بۆ نوە پستانی خوێن نتوانێت عیلاجی بکەیت بۆ نوە چێورەکانی نەخۆش چێورەکانی بەرز توانێت عیلاجی بکە و پارێزکە و عیلاجی بۆ بەکاربێنێ یا خواردنی یا تەندروستە ئەمە ئەو شتانە کە توانی وازی لێبێنی یا کەسەکە سێرەکەی ئیشێکی زۆری هەیە خەوی لێ تێکچووە بەشا ئیشەکە بە ڕۆژە ئەخەوێت یا لە ڕۆژ شەو ڕۆژەکە ب 4 ساعت ئەخەوێ یا خەوێ خەوەکەی پچرە ئەمە نامی هۆکاری سەرکینان هەنێ خواردنێ بۆ خەفەت ئەسیری کیە بەس بۆ خەفەتەکە ئەوە تەسیری نییە خەفەتەگەر بێت و خەفەت دوشتەمان لە بواری توبیا پێڵن سترێس چییە؟ سترێس خەفەت سترێس بەشێکە لە سترێس بەڵام سترێس هەموو یەکرێتەوە جارە خەفەتەکە خەفەتێکی درێژخایەنە ئەمێ دەورە بینەمەیەک دوو جارە شخصەکە خەفەتی نییە بەڵام ئیشەکەی زۆرە کابراایەکە پزیشکێکە لە تەواریە ئیشەکە 24 ساعت تەسیریە ئەوانەی زۆر زار دکتۆر ببوورە بۆ منە خەبەرێکی لە ناکەوت دەدەن بە یەکێک لە جەڵی دڵیاوە مردووە ئەمە خەفەتەکەی ئەوە قەت نابێتەوە هۆی لێدانی توشببوونی جەڵدا بەڵام لە کاتێکا بێتەوەی توشببوونی جەڵدا ئەو کەسە پێشوەخت مشکلی دڵی هەبوو بەخۆی نەزانیوە بۆن منە ساڵی پار نەخۆشییانە بۆ لایەمە لە وەختی لە دوای کە بوو مەلەرزەکە ڕوویابوو لەو کاتا جەڵدە لیا بوو لەو کاتا جەڵدە لیا بوو دوای بوو مەلەرزەکە کەسەر جەڵدە لیا بوو بۆ لە ترسانە و لە عەزرەتی بوو مەلەرزەکە خەڵکی دەربەنی خان بوو ئەمە چییە ئەمە بوو مەلەرزەکە نەبێتەوە هەی ئەوە جەڵدەکە لێبان ئەمە پێشوەخت کە سێرماکە نەخۆشەکە خۆی شەکرەی هەبووە زەختیە بۆ چێورەکانی بەرز بووە تووشی نەخۆشی دڵ بەخۆی نەزانێت بەس لە کاتی بوو مەلەرزەکەیە ئەوەنە سترێسەکە و قەلەقەکە ئەوەنە زۆر بووە خەفەتە ئەوەنە زۆر بووە چی بووە حاڵەتەکە زیاتر دەرکەوتۆ و نەخۆشیەکەی زەخت و شەکرەکەی زیاتر چۆڵی عەزێتی دڵی نەخۆشەکەی دکتۆرانی کە زەختیانە یا فشاری خوێنیان هەیە بەرزە دەبێت ڕێژەکەی چۆن بێ بەرزی و نزمیەکەی بۆی کە ناچار بن زوو سەردانی دکتۆری دڵ بکەن بۆی کە بزانن ئەمە کاریگەری بەسەر دڵیانەوە هەیە یانە بۆ بورە جەلال کاک دکتۆریەک لەحظە ئەگەر زەخت تەنها لە بەرزبوونەوەی تەسیری لەسەر دڵ هەیەیان ئەو جۆرەکە هەنێک کەسێ زەختی دابەزێت بە پێچەوانەوە بەرز نابێتەوە بە دابەزینیش هەر تەسیری ئەبێت لەسەر جەڵتەی دڵ بۆ دابەزین زیاتر چیەکە تەمەەن بەرز بوونە بجار باسی ڕێژەکانی کە من زەختی سەر لای خۆمانەوەی کە باسەگرێت لە کورداوەڵەن زەختی سەر و زەختی خوارەوە زەختی خوار و ئاتتە نەبێت لە بینی لە نێوان چێ نابێت حەوت بۆ نۆبی خراپ نییە زەختی سەرەوەش لە 11 بۆ 14 خراپ نییە بەڵام باشترین ڕێژەی پەستانی خوێنەوەی کە چێ نەبێت 12 لەسەر 8 بێ ئەمەیە ئەگەر هاتو خوانەکە لە 14 زیاتر بەرەو ژوورتر بوو ئەوە زەری زۆرترەیە زەر لە دڵەیە زەر لە چاوەیە زەر لە گوچیلەکانیە ئەمەیە ئەگە خوانەکە داش بەزێ چکە نەخۆشەکە دایم زەختی دابەزێت ئەنجامیشی بەتابەتی و کەسانێکەوە عرق زۆرەکان ئیش زۆرەکە ڕێژیمەکە خواردن ناخوا عیلاجتر بەکارێنی کەسی زەختی دابەزێنێ ئەمە چیە کە تووشی جەڵدەی ناکە بەڵام دڵی لاوازەکە ئەگەر بێت و زەختەکەی نزم بێت دڵی لاوازەکە تەسی لە مێشکێکە بەڵام زیاتر بەرزبوونەوەی پەستانی خوێنە بێت و هەی چی ئەبێت ئەوەی کەوا کەسە تووشی جەڵدە بێت زۆر بە کورتی دوای نەسیحەتت بۆوانەی کە بە تایبەتی نەخۆشی دڵیان لەگەڵە من دەمان بۆ کەسانی کە نەخۆشی دڵیان لەگەڵە باش وایە یەکەم عیلاجەکان بەڕێکپێکی بخۆن ئەوە لە هەموو مهمترە زۆر میمە یەک نەخۆشەکە بە دکتۆر بۆ دانەکە ئەم حەبابێ سەعاتە شیبانی کە لە خەوەڵسای نانت خوارد بیخۆی نەخۆشکە سەرێکی سەعات 12 لە خەوەڵە 12 خوا ئەوە غەڵەتە ڕۆژی سەعات 12 نەخۆ حەبەکەی خوا ڕۆژی سەعات 1 خوا ڕۆژێ 9 خوا ئەمە غەڵەیەکی کە لە هەڵەکانی نەخۆش دوو بەلانی ئەو کەسانی مشکلی دڵیان بەلانی کەمە بڕۆ 6 مانگ جارێ سەردانی چی بکەن سەردانی پزیشکی پسپۆرکەن 6 مانگ جارێ ئەم 6 مانگا چی بەلای دکتۆرەکە چیەکەی فەحسی چێورەکانە بۆەکە دان چێورەکانە بەرزە تەختی تێکە بۆکە ئابزار وەزە چۆنە زەختی بۆەگرێ ئیکۆیەکی بۆەکە لەگەڵشە کە پێویستکە عیلاجەکانی بۆ دەستکاریەکە جارێ سەرەکەی نەخۆشەکە عیلاجەکانی بەتابەتی لە هاوینە کە گەرمە ئینسان عارەقەکە عیلاجەکانی زەختەکەی دابەزێ پێویستەکەیەکی لە حەبەکانی جورعەکەی کەم بکرێتەوە لە زستانە زەختەکەی بەرزە بێت یعنی بتەنانە بە وەرزیش
ئەبێ لە وەرزەکانە بێ عیلاجەکانی دکتۆر ببوورە کاتمان نەماوە زۆر داوای لێ بردنەکەین زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر سەرتیب عەزیز دەورامی پسپۆڕی نەخۆشیەکانی دڵ و قەستەرە زۆر سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ زانیارە بە سوودانی پێت بەخشی سپاس بۆ بەڕێز سپاس بەڵاوی نەرانی عزیز ناوبڕێکی کورد وەردەکرین و دەچینە سەر چەوەری دووەمی بەرنامەکەمان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. کارگەی شیرەمەنی هالە تۆ بە دوای ماستی خاوێن و تەندروست تا دەگەڕێیت ئێمەش حالەت پێشکەش دەکەین. هالە بە ئامەری ئۆتۆماتیک بەرهەمەهێنرێت. هالە بە خۆشترین تام و چێژی نەبراوەی ماست و دۆ ماستا و سفرە و خوانەکانتان دەڕازێنێتەوە. بەرهەمەکانی هالە لەژێر چاودێری تەندروستیدا و لە تاقیگەی تایبەتی خۆیدا پشکنینی بۆ دەکرێت. هالە بە ئۆتۆمبیلی سارتکەرەوە بەرهەمەکانی دەگەیەنێتە کڕیارانی لە سەرجەم شەڕ و شارۆچکەکان. هالە بەرهەمێکی ناوخۆییە و زامنی پاراستنی تەندروستی ئێوەیە. ماستی هالە تەندروست و تازە. ناونیشان سلێمانی ڕێگای گشتی تاسلوجا پشت بەنزینخانەی مژدە. کارگەی شیرەمەنی هالە. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسلوجە و زرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. بەهادارترینی دیاریەکان بۆ نیگای شیرین و خواستەکانی تۆ دروستەکەین لە باشترین شوکۆلات و باشترین ناوکی بندوق. بۆ بەدیهێنانی چەند ساتێک لە ژیانت کە پڕ بووە لە هەیەجان. لێوان لێو بووە لە خۆشیەکان. ئاوێتە کراوە لەگەڵ عیشق و ئەوین. شۆکۆلاتەی بندوقی تاڵی فەرماند پڕاوپڕ لە عیشق. گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنین. لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین. ئالین هێمای سەرکەوتن. خوانێکی تایبەت لەگەڵ ڤیتا تاقی بکەرەوە پێشکەشی خێزان و ئازیزانتی بکە. ڕۆنی ڤیتا لە ڕووەکی سروشتی بەرهەمدێت و پێکهاتەکەی چەوریە زیان بەخشەکانی تێدا نییە. ڕۆنی ڤیتا باشترین ڕۆنی لە 100% سروشتی. ڤیتا نهێنی خواردنە بەتامەکانی سەر سفرەکەت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. بەڵە بەڕێزان ئێستاش ڕاستەوخۆ دەچینە لای ڕووداوە گرنگەکان کە لە مێژووی ئەمڕۆدا ڕوویانداوە. هەریان خەمی میوانەکانم خوارد. نەوە کۆچی. حەڤەی چواری 1970 کۆچی دوایی بنیامین فرانکلینی سیاسەتمەداری ئەمریکی، ئەو کەسایەتی کە وێنەی لەسەر $100 ئەمریکا دانراوە. حەڤەی چواری 1963 دوای چەندان هەوڵ و کۆبوونەوە بۆ یەکگرتنی نێوانیان و دروستکردنی یەکێتیەکی عەرەبی، ئیمزای ڕێکەوتنامەی یەکسنووری نێوان هەر سێ وڵاتی سووریا و عێراق و میسر کرا.
حەڤەی چواری 1966 هەڵبژاردننی عەبدوڕەحمان عارف بە سەرۆک کۆماری عێراق دوای مردنی براکەی عەبدوسەلام عارف بە ڕووداوی گڕکردن و کەوتنە خوارەوەی فڕۆکەکەی. حەڤەی چواری 1970 پارتی گەلی دیموکراتی گەلی ئەفغانستان بە یارمەتی یەکێتی سۆڤیەت کودەتایەکی سەربازی ئەنجامدا و داودخانی سەرۆک کۆمار تیاچوو کە داودخان 10 ساڵ سەرۆک وەزیرانی ئەو وڵاتە و نزیکەی 15 ساڵیش سەرۆک کۆماری ئەفغانستان بوو. حەڤەی چواری 1970 پچڕانی پەیوەندیە دیبلۆماسی و دۆستانەکانی نێوان وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و کۆماری ئیسلامی ئێران دوای ساڵێک لە شۆڕشی خەڵکی ئێران و نەمانی حوکمی ڕەزاشە. ئەویش بە هۆکاری دەستگیرکردنی ئەندامانی سەفارەتی ئەمریکی لە تاران لەلایەن جەماوەر و خەڵکی ئێرانەوە لەناو قونسوڵخانەی ئەمریکادا و گەمارۆدانیان. لەو ساوە تا ئێستا ئێران و ئەمریکا جاڕی جەنگیان دژی یەکتر بەرز کردوتەوە و ئێران هەمیشە مەرگ بەر ئەمریکا و ئیسرائیل و سووتاندنی ئاڵای ئەمریکا و ئیسرائیلی کردوتە و دروشمێک بۆ خۆی. حەڤەی چواری 1992 لیژنەی کێشانی نەخشەی نێوان هەردوو دەوڵەتی کوێت و عێراق کۆتا نەخشەی خۆی بۆ سنووری وشکانی نێوان هەردوو وڵات دیاری کرد کە هاوبەشی نێوانیان هەردوو وڵات بوو. عێراق بە درێژایی مێژوو بە تایبەت لە عەبدولکەریم قاسمەوە هەمیشە کوێتی بە پارێزگای 19یەمی عێراق دەزانی و بەوتم و حەشەوە بوو کە دوای جەنگی ئێران عێراق داگیری کرد. حەڤەی چواری 1993 کۆچی دوایی سەرۆک کۆماری تورکیا تورغۆد ئۆزال. حەڤەی چواری 2003 تیرۆرکردنی فەرماندەی لێهاتووی بزوتنەوەی حەماسی فەلەستینی عەبدولعەزیز ڕەنتیسی لەلایەن سوپای ئیسرائیلەوە. حەڤەی چواری 2014 کۆچی دوایی نووسەر و ڕۆمان نووسی ناوداری کۆڵۆمبی گابرێل گارسیا مارکز لە تەمەنی 87 ساڵیدا 100 ساڵ تەنیایی یەکێکە لە شاکارە ناودارەکانی. حەڤەی چواری 2018 کۆچی دوایی باربێرا بۆش خێزانی جۆرج بۆشی باوکو و دایکی جۆرج دەبلیو بۆشی کوڕ کە هەردووکیان بوونە سەرۆکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە دوو کاتی جیاوازدا. بەڵا بینەرانی عزیز دیارە دوێنێ بەهۆی ڕۆژی ژینگەی کوردستانەوە لقی سلێمانی ڕێکخراوی خوشکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان پێشانگایەکی گوڵیان کردبوویەوە کە هاوکارم هەرێ محەممەد فیچەرێکی بۆ ئامادەکردین پێکەوە بینەریە و فیچەرە دەبین. ئەمڕۆ 16 ڕۆژی ژینگەی کوردستانە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی هەڵساون بە ئامادەکردنی ئەم پێشانگایە بەڕاستی کارێکی زۆر جوان و پیرۆزە. گرنگی بوونی سەوزایی لە ناو ماڵەکانماندا گرنگیی تایبەتی خۆی هەیە، هەم بۆ پاکردنەوەی هەواکەمان هەم بۆ دروستکردنی ژینگەیەکی تەندروست و ئارامی دەروونمان. بۆیە هیوادارم هاوڵاتیان ڕوو لەم جۆرە پێشانگانە بکەن بۆ کڕینی ئەم گوڵ و گوڵزارە کە وەکو ئاماژەم پێدا هەم دڵ و دەروونمان ئارامەکاتەوە لەگەڵی شتیا دەبێتە پاکردنەوەی هەواکەمان. بۆیە هیوادارم کە کەم تەرخەمی نەکەین لە زیادکردنی ڕووبەری سەوزایە لە ماڵەکانماندا. ئێمەش وەکو بنەماڵی خات و شاناس زۆر سوپاسی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی ئەکەین کە یادی ئەم خوشکەمانیان کردەوە. ئەم پێشەنگیان ناونا بە ناوی ئەوەوە بەڕاستی سوپاس بۆ خوای پەروەردگار. خات و شاناس دەوری کاریگەری هەبوو لە بڵاوکردنەوەی بانگەوازی ئیسلامیدا هە لە سەرەتای نەوەتەکاندا و سوپاس بۆ ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کە دۆستەکانی خۆیان لە یادە و بەردەوام یادیانەکەنەوە
بۆیە دەستخۆشیان لە یەکەم و هیوادارم بەردەوام بن لە کار و چالاکی و گەاندنی بانگەوازی ئیسلامیدا. بسم الله الرحمن الرحیم. سەرەتا بەخێرهاتنتانەکەم خی گەورە پاداشتان باتەوە. ئەم پێشانگایە هەموو ساڵێک ئەلحەمدولیلا کردمانەتەوە و ڕێکخراوی خوشکانی ئیسلامی بە سەرپەرستی بەندە ئاشت ئیبراهیم چەند ساڵێکە ئەلحەمدولیلا بەردەوامین. هەر ساڵی بە ناوی خوشکێکی شەوە کراوەتەوە، خوشکێک کە بڵێن تەسیس و ڕێخەری ئەم تەسیسی ئەم ڕێکخراوەی دانابێ. ئەم ساڵیش ئەلحەمدولیلا بە ناوی دادەشاناس کە یەکێکە لە بنیادنەرانی ئەم ڕێکخراوی خوشکانە. حەزمان کرد خانەوادەکەشان داوت بکەین وەکو کاکشوان و دادە فاتمی دایکی. ئەم پێشانگایان نزیکی 3 ڕۆژ ئەخایانێ، بڵین 16 و 17 و 18 مانگ. بینەرانی عزیز، دیارە بڕگەی دووەم و سێمی بەرنامەکەمان هێشتا دەستمان پێ نەکردووە، بەڵام لە ئێستادا و راپۆرتێکە بینیمان بۆی ڕۆژی ژینگەی کوردستانەوە بووکە لەقی سلێمانی ڕێکخراوی خوشکانی کۆمەڵی ئیسلامی پێشەنگایەکی گوڵیان کردبوویەوە. واروها تەوەری دووەمی بەرنامەکەمان تایبەتە لەسەر خێزانی جێگرەوە کە ئاماژەم پێکرد پێشتریش. خێزانی جێگرەوە بە تایبەتی ئەو کەسانەی کە دەیانەوێ ئەو منداڵانی لە خانەی منداڵانن لەلایەن دەستگا پەیوەندیدارەکانی حکوومەتەوە بە تایبەتی بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری کۆمەڵایەتی سلێمانیەوە کەسێک کا دەیەوێت منداڵێک بەخێوە بکا لەوێ چۆن ڕێکارە یاساییەکان چین کە بتوانێت یەکێ لەو منداڵانە بگرێتە ئەست و بەخێوی بکات کە گۆش دیارە ڕێگای تایبەتی و شێوازی تایبەتی هەیە هەم ڕێگا ئیداریەکان و هەم ڕێگا یاساییەکان دەبێت بگرێتە بەر. تەوەری سێمی بەرنامەکەمان جگەل لە بڕگەی پەیامنێران ئەوەیە کە باس لەو پێشەنگا تەکنۆلۆژیایی کە لە هەرێمی کە لە هەولێر بۆ یەکەم جارە بەو شێوازە بەرفراوانە پێشەنگایەکی ئاوا بکرێتەوە کە چەندین کۆمپانیا جۆرەجۆر لە بواری تەکنۆلۆژیا و زانیاری لە بواری دابینکردنی وزە و لە بواری ئەو ئامێرە ئەلکترۆنیەتانی بە تایبەتی کە لە ئێستادا سەردەمیانن و مۆدلی تازە دێتە ئاراوە ئەمویان عرض کردووە و چۆنن بە تایبەتی میوانی تایبەتمان لەلایەن کۆمپانیای هایتیکەوە دەبێت کە کۆمپانیایەکە لە ئێستادا گەورەترین پرۆژەی دابینکردنی وزە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی کۆمپانیای هایتیکە کە لە پرۆژەیەک لە شاری سلێمانی دابین کردووە. ئەم پرۆژەی دابینکردنی وزەش بە شێوازی UPS لەو کاتانی کە بۆ نمونە پچڕانی کارەبا یا خلەلی کارەبا لە شەریکە و کارگە گەورەکاندا ڕوودەدا ئەمان بەدیلی پچڕانی کارەبا دەبن یان خۆت ئەو خەلە کارەبایانی کە دروست دەبێت کە ئەمە کۆمپانیای هایتک پیاستاوە بم پرۆژەوە بڕیاری ژوایەکێکی تر لە پرۆژەکانی ببێتە یەکێک لە پرۆژە گەورەکانی جیهان کە ئەمەش بۆ خۆی گرنگێکی تایبەتیە کە کۆمپانیا ناوخۆیەکان لە هەرێمی کوردستانە توانای دابینکردن یا جێبەجێکردنی پرۆژەیەکی هاوشێوەیان هەبێت. یەکێکی تر لە بڕگە تایبەتەکانی ئەمڕۆمان لەگەڵ پەیامنێرمان سامان فەتاح دەبێت لە شاری هەڵەبجەوە لەگەڵ بەڕێوەبەری ڕۆشنبیری هەڵەبجە کە باس لەوە دەکرێت چەند ڕۆژێکە گوایە فیستیڤاڵی ڕەنگەکان لە شاری هەڵەبجە بەڕێوە دەچێت شیدا بەڵام دیارە ئەمە دوور لە ڕاستیەوە لە ئێستادا هەموو ئەمانە ڕەت کراوەتەوە بۆیە سامان لەگەڵ بەڕێوەبەری ڕۆشنبیری هەڵەبجە دەبێت زانیاری زیاترمان دەداتێ بەڵام لە ئێستادا دەچینە لای بڕگەی دووەمی بەرنامەکەمان بەڵام ناوبڕێکی کوڕ دەگرین و لەگەڵ میوانەکانما دێنەوە خزمەتتان. لە بەرنامەیان جارەماندا هەوڵەدەین باسێک لە
ڕشکە و وەزەیتی ڕشکە بکەین. ئەگەر باسی ڕشکە بەگشتی بکەین سوودی زیاترە و لە زەیتەکەی لەبەرەوەی لە کاتی زەیتا تۆ کۆمەڵێک ڕیشاو ئایڤەر یان ئەلیاف لێ بێتەوە تەنها زەیتەکەی بەکار لە وەرزی بەهارە ڕشکار ڕوێنرێ و لە هاوینیشا ئەدورێتەوە و بەرهەمی ڕۆژکە دەسەن. سەفی توێژینەوە زانستەکان بۆ زیاتر لە 30 نەخۆشی باو سەردەم ڕشکە چارەسەر. ئەنی بۆ نمونە بۆ فشاری خوێن، بۆ چەودیەکان، بۆ نەخۆشی شەکرە، بۆ نەخۆشی کۆڵۆن، بۆ نەخۆشیەکانی سنگ. ئەم ڕشکەیە ئەمە لە کوردستان دەستمان خستووە. سەرتا جیازەکەی بۆڵەکەین، جیازەکە کەمێکی شەکات، ڕشکەکەی تێەکەین کە ڕشکەکەمان تێکرد بۆ خۆی ڕایەکێشێ و پەستانێ خاتە سەر کە پێوترێ کۆڵد پرێس، ڕشکەکە گوشێ و زەیتەکەی ئەبەخشە بێمە. پەسی سوودەکانی ڕشکە بکەین بەگشتێت توانین بڵین ڕۆیچێکە بەوە ناسراوە هەر لە کۆنەوە و بەبێ توێژینەوە زانستە نوێیەکانیش کە بەرگری لەشی مرۆڤ بەهێزەکە. ئێمە شەزانین کە کەسێک بەرگری لەشی بەهێز بوو نەک با بڵین لە نەخۆشی چاک نابێت، هەتووشی نەخۆشی نابێت. بەڵا بینەرانی عزیز دیارە دەچینە لای بڕگەی پەیامنێرانمان بە تایبەتی لە ئێستا داوای کە زۆر زیاتر وەک ئاماژەم پێکرد پێشتریش پێویستە کە ڕوونی بکەینەوە لەوەی کە لە هەڵەبجە باز لە بەڕێوەچوونی فیستیڤاڵی ڕەنگەکان دەکرێت کە ئەمەش ناڕەزایی چین و توێژە جیاوازەکانی بە تایبەتی لەو دەڤەرە لێکەوتوێتەوە چکە باوەڕیان وایە کە ئەمە جوورە لە کەلتور و دین و ڕستانایەتی ناوچەکەەوە بۆیە ڕاستەخۆ دەچینە لای پەیامنێرمان سامان فەتەح لە هەڵەبجەوە. سامان سڵاو لێبێ ئەگەر پێم بڵێ بە تایبەتی جگەل لەو چالاکی و جم و جوڵانەی کە ئەمڕۆ لە شاری هەڵەبجەیە هەن پێم بڵێ کاردانەوەی خەڵک و دوجار و هەواڵەتا چەندە ڕاستە کە ئایا فیستیڤاڵی ڕەنگەکانیش لە شاری هەڵەبجە بەڕێوە دەچێت. بەڵێ کاکجرات سڵاوتان لێبێ، سڵاو لە بینرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت. دیارەوە خۆت ئاماژەت پێکرد لە چەند ڕۆژی ڕابردوودا دەنگۆی ئەوە بڵاو بووە لە سنووری پارێزگای هەڵەبجە بەوەی کە فستیڤاڵی ڕەنگەکان لە پارکی شاریاری هەڵەبجە بەڕێوە دەچێت. بڵاوکردنەوەی ئەم هەواڵە جۆرێک لە ناڕزایی لە تۆڕە کۆمەڵایەتەکان دروست کرد بە تایبەت لەلای خەڵکی سنووری پارێزگای هەڵەبجە و چین و توێژەکانەوە لەوەی کە نابێت ئەو جۆرە فستیڤاڵانە لەوەی کە دوورە لە کللتوری کورد و هیچ قزمەتێک بە گەنجان و بە خەڵکی ناوچەکە ناگات بەڕێوە بچێت. لەبەرەوە بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و نەری هەڵەبجە بە نامەیەکی بڵاو کردەوە لەبەرەوەی یەکێک لە سپۆنسەرەکانی ئەنجامدانی ئەو فستیڤاڵە ئەو بووکە لەلایەن بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و نەری هەڵەبجەوە بەڕێوە دەچێت. بەڕێوەبەرایەتی و نەر ڕۆشنبیری هەڵەبجە دوێنێ بڵاوکراوەیەکی بڵاو کردەوە ئەوەی ڕەت کردەوە کە بە هیچ شێوەیەگەوان ئاگان لەو بابەتە نیە و ئەنجامدانی و جۆرە فستیڤاڵەش ڕەت ئەکەنەوە تەنها ئەوە دەنگۆیەک بوو هیچی تر و دوو لە ڕاستیەوە. من ئێستا بۆ وەرگرتنی زانیاری زیاتر کاک پەروێز نیازی بەڕێوەبەری ڕۆشنبیری و نەری هەڵەبجەم لەگەڵدایە. کاک پەروێز سپاس بۆ ئەو دەرفەتی کە ئێمەتان بەخشی. ئێوە هیچ ئاگاداری ئەو دەنگۆیە بوون لەوەی کە فستیڤاڵی ڕەنگەکان لە هەڵەبجە بەڕێوە بچێت. سپاس بۆ بەڕێستان. ئێمە جەنابە داماژەت پێدا ئێمە دوور و نزیک ئاگادار نەبووین کە فستیڤاڵی ڕەنگەکان لە هەڵەبجە ئەنجام بدرێ. ئێمە وەک خۆتەزانی کە دوێنێ خەڵکێکی زۆر لەلایەنی ئەمنی لەلایەنی ئیداری لە خەڵکی ڕۆشنبیر و هونەرمەند لە خەڵکی هاوڵاتی ئەم شارە پەیوەندیان بە ئێمەوە کرد کە فستیڤاڵێکی بەو شێوە لە هەڵەبجەدا ئەکرێت تا چەندێوە هاوکارن یان لەگەڵیانان. ئێمە لەبەرەوەی نە دوور نزیک ئاگادار نەبووین یان هیچ گروپ و لایەنێک پەیوەندی بە ئێمەوە نەکردووە کە فستیڤاڵێکی بەم شێوە لە هەڵەبجەدا ئەکرێ. ئێمە ڕوونکردنەوەیەکمان بڵاو کردەوە کە دوور و نزیک ئاگادار نین کە فستیڤاڵی لەم شێوە لە هەڵەبجەدا ئەکرێ و لەگەڵیشیان نەبووین. ئێمە ئاماژمان لە ئاگاداربوون لەوە نییە کە ئێمە هەر کار و چالاکیی هونەری لەم شارەدا بکرێ ئێمە ئەبێ بزانینیاننا. ئامانج لەوەیە کە کار و چالاکیە کە لایەنی معنی بۆی خەڵک پەیوەندی بە ئێمەوە کردووە کە ئێمە لایەنی معنی هونەری بووین بۆی خەڵک پەیوەندی بە ئێمەوە کردووە تەنها لایەنی ئەمنیەکانیش پەیوەندیان بە ئێمەوە کردووە. لەبەرەوەی ئێمە ئاگادار نەبووین ئەو ڕوونکردنەوەمان داوەوە داوا ئەکەین هەر گروپێک سنتەرێک یان هەر گروپێکی هونەری بیانەوە خزمەت بکەن لە هەڵەبجەدا ئێمە هاوکارە بین و
دەستخۆشی لە هەر گروپێکەکەین بێ لە پارێزگای هەڵەبجەدا کار و چالاکی هوەری ئەنجام بدا و بۆ ئەوە ئەمانوێ ئاگادار بین کە هاوکار بین و لایەنی ئەمنیش بۆ ئەوە ئێوە ئاگادار بێ کە لایەنی ئەمنی هاوڵاتیان یان ئەو خەڵکان هاوڵاتی بەڕێزانی کە بەشدارە بن لە کار و چالاکی هوەریەکاندا پارێزراوە بێ و کاریان بۆ ئاسان بکرێ کارەکە ئەمەیە نەک ئەوەی ئێمە ڕێگر بین لە کارێکن لە هەڵەبجەدا نەکرێت لەیەکێک لە بڕگەکانی بڵاوکراوەکە ئێوە ئاماژتان بۆ کردووە کە هەر فستیڤال و چالاکیەک لەگەڵ کولتوری نێتەوە و نیشتیمانەکەی خۆتاندا نەگونجێ ئێوە پشتگیری ناکەن مەبەستان لەوە چییە؟ ئێمە مەبەست لەوە ئەوە نیە ئێمە هەر کار و چالاکیەک ئێمە بەدڵمان نەبێت نەکرێ مەبەست لەوەیە ئێمە کە گروپێک سنتەرێک یێتە ئەم پارێزگایی یان پارێزگاکانی تری کوردستانیش کار و چالاکیەک ئەنجام دەدا تۆ ئەبێ بۆ ئەوەی کە پەیوەندی بە تۆ ئەکرێ بۆ ئەوەی یان هاوکاری مادیبی یان معنەوی لەگەڵیابی ئێمە مەبەستمان لەم فستیڤالەکە باس کراوە بە هیچ شێوەیەکیان ئاگادار نەبووین یان چ پێویست ئەکا شتێک کە کار و چالاکیەک ئەگەر خزمەت بە بواری هوەر ئەکا لەم پارێزگایە بۆ بەشاراوە یعنی بۆ لە پێیژێکا کەس نازانی کێ ئێمە تەنانەتە هوەرمەندانی کە نووسراون بەشدان لەوە پەیوەندیان پێوە کراوە هیچ هەردوو ئەو بەڕێزە هوەرمەندە بێ ئاگایی خۆیان لەو کاری پیشانداوە کە ناویان نووسراوە گوایە لەم مینا بەشدارن بێ ئاگا بوون و چۆن ئێمە ئاگادار بوون و ئەنجەرەوە ناگادار بوون یعنی قسە لەسەر ئەمەیە خزمەتکردنی هوەر چ پێویستەکە بەشاراوە بێ ئیجا ئێمە ئایشمانەوەی کەلتوری هەڵەبجە بواری ئەدەب و سەقافەتی هەڵەبجە بوو گوازینەوە نەک بۆ شارەکانی تری کوردستان بۆ هەموو وڵاتانێکە دەرفەتمان بۆ بەرخسێ کەلتوری ڕەسەنی هەڵەبجە کە هەڵەبجە شاری پایتەختی ئاشتی ئێستا هەڵەبجە شاری شاعیرانە شاری ئەدەب و ئەدیب و نووسەرانە بیگوازینەوە بۆ وڵاتانی تر و کەلتوری ڕەسەنی هەڵەبجە بە هەموو لایەک پیشان بدەین نەگەوی بشارینەوە لە شاری هەڵەبجەوە کە لەگەڵمان نابوویش بەڵا بینەرانی عزیز دیارە لە ئێستادا پەیامنێرمان ئەردەڵان محەممەد کە پەیامنێری تایبەت بە وەرزشیە لە شاری سلێمانی لەگەڵمانایە ئەردەڵان ئەگەر گوێت لە من بێ سڵاوی خوارد لێبێت و پێم بڵێ چالاکە وەرزی چالاکیە وەرزشیەکانی ئەمڕۆی شاری سلێمانی چین؟ ئەردەڵان ئەگەر گوێت لە منە سڵاوی خوارد لێبێت و پێم بڵێ چالاکیە وەرزشیەکانی ئەمڕۆی شاری سلێمانی چین؟ بەڵێ کاک جەلال سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەرنامەی بەیانی پەیام باش بەڵێ ئێمە ئێستا لە یاریگای چیان لە شاری سلێمانی یەکەم چالاکی ئەم ڕۆژە بەڕێوەچوونی پاڵەوانەتی ئەکادیمیەکانی یانەکانی سنووری شاری سلێمانیە ئەم پاڵەوانەتیە لەلایەن یەکێتی تۆپی پێی کوردستان و سەرپەرشتیەکرێ ئەم ڕۆژ گروپی کۆمەڵی یانەکانی شاری سلێمانی دەستی پێکرد هەروەها ئەمڕۆ بۆ دووەم جا خولێکی ڕاهێنانیشی کردنەوەی یاریەکان دەکرێت لە هەر لە شاری سلێمانی کەم خولانێکێتی تۆپی پێی سلێمانی بەڕێوەی دەبات دوێنش لە یەکێک لە بێسترین یاریەکاری خولی بژاردەی بالای یانەکانی عێراق ینی پێشمەرگەی سلێمانی توانی سەرکەوتنێکی مێژووی لە ناو جەرگەی شاری بەغدا بەرامبەر شوڕتەی پاڵەوانی خولەکە تۆمار بکات ئەمە لەو چالاکیانن کە ئەمڕۆ دوێن ئەنجام دراو لەگەڵ ئەمڕۆیە بڕیاریشە سبەینێ کۆنگرێکی ڕۆژنامەنووسی بکرێ بۆ یەکەمین پاڵەوانەتی بەڕێوەچوونی پاسکیل بەنێو شاخدا ئەمە چالاکیەکانی ئەمڕۆیە کە ئەنجام مەدرێ من دەمێ بۆ زیاتر زانیاری وەرگرتن لەسەر بەڕێوەچوونی پاڵەوانەتی ئەکادیمیەکانی شاری سلێمانی میواداری بەڕێز مامۆستا سەلام تاهیر کردووە سکرتێری ئەکادیمیەکانی کوردستان مامۆستا ئامانجەکردنەوەی ئەم خولە چییە؟ ئامانج لەکردنەوە ئەم خولانە بۆ ئەوەیەکەوە بزانین تاسن ئەم فێرگانە بەرەو پێشچوون ئاستی هونەریان ئاستی زانستیان بۆی بە باشمانزانی کە ئەم خولانیان بۆ بکەینەوە ئەم مناڵانە ئەمەیان ڕاهێنان کردوانی بێتاقەت بوون باعث نەبێت کە شوهوایە بچنە کە شوهوایەکی ترەوە یاری ودی بکەن یاری ڕسمی بکەن فێر بن کە یاریەکان چۆن بەڕێوە ئەچێت لە ڕووی تەحشیمی لە ڕووی ژمارە و چەندایەتیوانێ بۆ ئێمە باشمانزانێ ئەم خولیان بۆ بکەینەوە گەشتبینی بۆی کە بتوانێت لەم ئەکادیمیانە یاریزان دروست بێ بۆ شاری سلێمانی بۆ کوردستان بۆی تر پشت بە یاریزانی بێگانە نەبەسرێت بێگومان خۆی هەموو یانەیەک یا هەموو تیپێکی میلیژ یا هەموو هەر شوێنە کە یاری تیا بگرێت ئەگەر لە تەمەنەکانەوە ئاستە تەمەنەکانەوە تیپی نەبێ ئەنی کەواتە دوایمەوە بەسەرەچێ ئێمەش ئەمانە نەوەی دوا ڕۆژن هینی ژێرخانی وەرشین کە ئەمانە گەورام ئەگەر تۆ پێشتر سی یاریگە کردبێ سێرەگەی سێچوار یاریزانیتە کە ئەمانە ئەگەر ئاوا بەردەوام بن ئایندێکی گەشیانە بێ سپاس بۆ میوانەکەم بەڵێ کاک جەلالەوەی بینین دیمەنی یەکەم ڕۆژی پاڵەوانێتیەکەیە کە لە شاری سلێمانی ئێستا بەڕێوە دەچێت بەڵا ئەرجەڵان محەممەد لە شاری سلێمانیەوە سپاس بۆ زانیاریەکانت سپاس بۆی کە ڕۆژانە لەگەڵمانیت لە چالاکیە وەرزشیەکانمان بۆ دەگوازیتەوە
بەڵە بەڕێزان دەچینە سەر بڕگەی دووەممان کە باز لە جێگرەوەی خێزان دەکات کە وەک دەزانین لە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا یەکەم وڵات کە ئەم پرۆسەیە ئەزمموی پرۆسەی خێزانی جێگرەوە لە وڵاتی ماڕات بوو و پاشتریش لە شاری سلێمانی برە و بەم پرۆسەیە دراوە بۆ قسەکردنی زیاتر لەسەر پرۆسەی جێگرەوەی خێزان میوانداری زۆر بەڕێز مامۆستا عومەر گوڵپیمان کردووە کە لە پەیامە وردەکاری و زانیاری زیاترتان پێشکەش دەکات. مامۆستا عومەر زۆر بەخێر. ئەگەر پێمان بڵێ سەرەتا بزانین ئەم پرۆسەیەکەی دامەزرا و باسێک لە جێگرەوەی خێزانمان بۆ بکەیت. بەناوی خۆی بەخشندەی میرەوان سپاس بۆ ئێوەی بەڕێز و هاوکارەکانتان لە بەرنامەی پەیامی ڕۆژ دەستخۆشتان لێ یەکەم بەرنامەیەکی تازە و زیندووە لە کەناڵی پەیام. زۆر سپاس. سەبارەت بە پرۆژەی خێزانی جێگرەوە کە تا ئێسش پرۆژەیە بۆ یاڵێن پرۆژە چونکە قۆناغی ئەزمموی تەواو نەکردووە. تەبان یەکێک لە خزمەتگوزاریە زۆر باشەکانی حکوومەتی هەرێم و وەزارەتی کار و بەڕێوەبەرایەتی گشتیمانە بۆ ئەوەیە کە ئامانجی ئەوەیە خزمەتگوزاری جێگرەوە چاودێری جێگرەوە خێزانی جێگرەوە بۆ ئەو منداڵانە بدۆزێتەوە پەیداکە دابین کە خێزانەکانیان هەڵەوەشێ یاخۆت منداڵەکەوێتە بارودۆخێکەوە کە لە چوارچەوەی خێزانەکەی خۆیان سەلامەت نییە ژیانی پارێزراو نییە خۆشەویستی پێنادرێ پەروەردە ناکرێ لە بەردەم مەترسیایە ئەو کاتە لە دادگاکانەوە مەسەڵەن بڕیارە درێ ئەم مناڵە بچێتە ماڵەکان لە بنەمایە قۆناغی دوای ماڵەکانی مناڵانە وەک چۆن لە هێندێ وڵاتی تەبان ڕۆژ ئاوایی ئەوانی مافی مرۆڤ و مافی مناڵ قۆناغی گەورەی هاویشتووە ئەم ئەزمونە زۆر پێشکەوتووە و ئەم بوارە لە کارکردن ئەزمموی زۆری تیا کەڵەکە بووە ماڵەکانی مناڵان کاتێک خێزانێک هەڵەوەشێ کاتێ ژن و پیاەک جیابنەوە یاخود هیچ مناڵێک نییە کە هیچ یەکێک لەو ژن و پیاو لە خۆی بگرێ یاخود مناڵێک ڕۆبەڕووی مەترسی و هەڕەشە یا توندوتی ژێبێتەوە لە چوارچەوەی خێزانێکی خۆیان کاتێتە ماڵەکانی مناڵان دەستگاکانی حکوومەت کارەکەن بۆی بێتە ماڵەکانی مناڵان ئەم پرۆژەیە کارەکە بۆی لە ماڵەکانی مناڵان بگوازرێتەوە بۆ لە وڵاتانی ئەزممویان با بڵێن کەڵەکە بووە لەم بوارەوە و شارەزایی زۆر باشیان هەیە و پرۆژەی خێزانی جێگرەوە بە تەواوەتی جێگیر بووە ماڵەکانی مناڵان بوونەتە وێزگەیەک بەتەنها وێزگەیەکی کاتی تاو کاتەی خێزانێکی جێگرەوە بۆ مناڵەکە ئەدۆزرێتەوە. ئێمە لە سلێمانی نزیکەی 3 ساڵە سەرقاڵین باوکاری پشتیوانی دارایی ڕێکخراوی یونسێف 3 ساڵە دامەزراوە. بەڵێ 3 ساڵە دامەزراوە 1-2 ساڵ پێشتریش هەر وەکو فیکرە وەکو پرۆژە کاری بۆ کراوە بەڵام نزیکەی 3 ساڵی تەواوە یعنی بە واقعی و بە عملی ئیشی تیاکرێ. پرۆژەکە بە پشتیوانی دارایی ڕێکخراوی یونسێفە چونکە لەم زەمەنی قەیرانە ئاسان نەبوو ئەو پرۆژەیە سەرکەوتوو بێ ئەگەر هاوکاری دارایی ڕێکخراوی یونسێف نەبووایە و پشتگیری تەکنیکی ڕێکخراوی ستێپ کە ڕێکخراوێکی جیهانی بواری مناڵانە لە سلێمانیش فەرعیان هەیە و کارەکەن هەموو ئەوەی کە پێویستە بۆ دامەزراندن کراوە. ئێمە ڕێنماییەک لە وەزارەتی کار دەرچووە کە چوارچێوەی کارەکانی پرۆژەی خێزانی جێگرەوە بە تەفاسیل هەمووی تایەتی مەرجەکانی چین چ کاتێک چ مناڵێک و تا چەند و هەموو ئەوانەوە مەرجتان چییە بۆ وەرگرتنی ئەو جۆرە مناڵانە بۆ وەرگرتنی مناڵەکان لە خانەی منداڵان و بۆ پێدان بە خێزانە جێگرەوەکە طبعا لە بنەمایە ماڵەکانی مناڵان و خێزانەکانی جێگرەوە لەسەر بنەمای پێویستی منداڵانە واتە ئەو منداڵانەی کە چوارچەوەی خێزانەکەیان لە دەسەدەن خێزانەکە هەڵەوەشێتەوە یاخود بە ڕووداوێک دایک و باوک ئامادە نین کە ئەرکی بەرپرسیارەتی پەروەردەی بۆن من هەردووکیان سزادرن لە چاکسازیەکانن و کەسیش نییە لە خزمە نزیکەکان ئەو مناڵانە لە خۆ بگرێ یاخود منداڵێک ڕوبەڕووی توندوتی ژێ بێتەوە و دادگا و دامەزراوەکانی تری پەیوەندیدار پیان وایە مانەوەی لە چوارچەوەی ئەو خێزانە سەلامەت نییە واتە بۆ هەر مناڵێکە کە چوارچەوەی خێزانەکەی خۆی لە دەسەدا قۆناغی یەکەمێتە ماڵەکانی مناڵان قۆناغی دووەم وەکو چارەسەرێکی ڕیشەیی و چارەسەرێکی نمونەیی ئەویش دۆزینەوەی خێزانە بۆ ئەوەی ئەو منداڵانە لە ماڵەکانی مناڵانە نەمێنێتەوە کە ئێمە زانین ماڵەکانی مناڵان چەند دڵسۆزانش کاریان تا بکرێ چەند ستافەکان پەرۆژ بن چەند خزمەتگوزاریە جۆرا و جۆرەکان بەرجەستە بن بەڵام هێشتا شوێنی شیاو بۆ منداڵ چوارچەوەی خێزانە ئەو خۆشەویستیە ئەو بارودۆخە ئاساییەی ژیان کە لە خێزانە هەیە لە ماڵێکی مناڵانە نییە بۆیە پرۆژەکە کارەکە بۆەوەی خێزان ئامادە بکات
خێزانەکان پەروەردە بکات دروستکە ئامادەیان بکە بۆی ماڵێکی ئامادە بن بۆ ئەوەی هەر کاتێک مناڵێک پێویستی بوو بچنە ئەو خێزانە. مامۆستا عومەر لە ڕووی تەمەنەوە وەک دەزانین کە لە عیلمی تۆبە مناڵ تا 13 ساڵ تەمەنی 13 ساڵ بە مناڵدا دەنرێت ئێوە تا چ تەمەنێک منداڵ وەرەگرن ینی ئەوانەی کە هیچ شوێنێکیان نییە بێ سەرپەرشتن بێ خانۆلانن بەپێی یاسا و بەپێی ڕێنمایی منداڵ لای ئێمە تا تەمەنی 18 ساڵە واتە تا 18 ساڵ ئەگەر خێزانەکەی خۆی لەدەستا یاخۆت تونند و تیژی بەرامبەر کرا مافیەوەی هەیە بێتە ماڵەکانی مناڵان و حکوومەت دامەزراوەکان کار بۆەکەن کە منداڵ بێ سەرپەرشت نەمێنێتەوە لە شەقامەکان نەمێنێتەوە و لە بارودۆخی تونند و تیژان نەبێت. دوای ئەوە بۆ خێزانی جێگرەوەش بە هەمان شێوە منداڵ تاوەکو قۆناغی 18 ساڵە لە دوای 18 ساڵەوە بۆ ماڵەکانی مناڵان بە پێی یاسا ئەگەر ئەو مناڵە بەردەوام بوو لە خوێندن پێویستی کرد 2 ساڵ و 3 ساڵیشی بۆ درێژەکرێتەوە بمێنێتەوە لە ماڵەکانی مناڵان بۆ خێزانی جێگرەوە ئەوسا ئەبێتە ئیختیاری ئەگەر منداڵێک تا قۆناغی 18 ساڵ لای خێزانێکی جێگرەوەیە ئەوە ئەو کاتە مەفروز وایە گەشت بێتە قۆناغێکی پێگەیشتن و خۆی بڕیاری لە چارەنووسی خۆی بدا ئایا لەگەڵ ئەو خێزانە مێنێتەوە یاخود نەخێر ژیانێکی تر هەڵەبژێت. تا چەندە خێزانەکان خێزانە جێگرەوەکان ئەو منداڵانی کە هەڵیانە بژێرن تەمەنیان چەندە لە نێوان چەند هەڵیانە بژێرن باوەڕ ناکەم لە ئێستادا بوون منە خێزانێکی جێگرەوە بێت منداڵێکی 15 ساڵ 16 ساڵ بەرێ ڕەنگە عادەتەن ئەوانی کە منداڵیان دەیانەوێ منداڵ بەخێو بکەن ڕەنگەوانی کە ساوان تازە لەدایک بوون 2-3 مانگە تا ساڵێکیش. طبعا لە من بەر لەوەی ئەو وەڵامە بەمەوە بە دوو جۆر ئێستا لە سنووری پارێزگای سلێمانی لە کوردستان مناڵ ئەدرێ بەو خێزانانەی کە ویستیان هەیە مناڵ وەرگرن یەکێکیان ڕێگەی دادگاکانە دادگاکان ئەو مناڵانە ئەبخشنە ئەو خێزانەکان ئەو مناڵانە کە نەسەبیان دیار نییە ئەم مەرجی یەکەمە مەرجی دووەمە و خێزانانش کە مناڵیان نییە بەڵام لای ئێمە پرۆژەکە ئەو دوو مەرجەی تیانە واتە مناڵەکە نەسەبی دیار بێ یا دیار نەبێ باوکودایکی دیار بێ یا دیار نەبێ ئێمە توانین بیگوازینەوە بۆ خێزانە جێگرەوەکان خێزانەکانیش ئەتوانن ببنە خێزانی جێگرەوە مناڵیان هەبێ یاخود نەبێ مەرجەکان طبعاً ئێمە لە ڕووی ئینسانیەوە دەرفەتی ئەوە نادەین با بڵێن مناڵ لە دۆخێکا ببینینەوە کە لە ڕووی کەرامەت و شعورەوە لەکەدار بێت بۆیە بۆ هەر خێزانێکی جێگرەوە مافی دوو اختیارە دەین بەو خێزانە یەک تەمەن دوو ڕەگەز یعنی ئەتوانێ بڵێ من ئەتوانم مناڵێک 1 ساڵ بەخێوکەم تەمەنی 1 ساڵ بێ یاخود کوڕ بێ یاخود کچ بێ بۆ قۆناغی یەکەم کە ئێمە لەم 3 ساڵا کارمان تیا کردووە تەنها بۆ مناڵانەی ساوان بۆی پرۆژەکە سەرکەوتوو بێت چونکە لە قۆناغی ساوایەتە هەم خێزانەکان لای ئێمە لە ڕووی کللتوریەوە وایە تەڵەبی زۆرتریان لەسەر مناڵی ساوایە و هەم مناڵی ساوای کێشە و گرفتی کەمە و ئەتوانم بڵێم پەروەردەکردنی ئەو قورساییە گەورە ناخەتە سەرشانی خێزانە جێگرەوەکان بۆیە ئاسانتر خێزانەکان تەفەهومی ئەو بارودۆخە پەروەردەیەکەن و مناڵی ساوا باشتر لە خۆگرن بۆ ئێمە لەم 3 ساڵا کارمان کردو بۆ مناڵی خوار 5 ساڵ لە 1 ڕۆژە بۆ 4 ساڵ بۆی کە خێزان بتوانێت وەریگرێت بۆی ئێمە یەک ئیشەکە لە بەردەم ئێمە ئاسانتر بڕوە عادەتەن ئەو مناڵانەی لەسەر و 5 ساڵەوەن بارودۆخی پەروەردەکردن تایە بارودۆخێکی زۆر تایبەتە دایک و باگۆیە بە تەواوەتی ئامادە بێەوە بە تەواوەتی ئەریک و بەرپرسیارەتی پەروەردەکردنی منداڵ خۆی بۆ یەکلاکاتەوە خۆی بۆ تەرخانکە بەڵام لە قۆناغی ساوایەتە قۆناغەکە ئاسانترە یعنی تا ڕادەیەگە گەرچی تایبەتمەندێتی خۆی هەیە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم ئەوەیە کە جێگیربوونی پرۆژەی خێزانی جێگرەوە بەڕاستی لە ڕووی کللتوری و ڕۆشنبیری و ئەوانەوە کاری زۆر باشیەوێ زۆرێک لەو خێزانانەی کە یەنە پێش بۆ خێزانی جێگرەوە ئەوانن کە مناڵیان نییە کە ئێمە خوازیارین هەموو جۆرە خێزانێک خۆبەخشانە بێتە پێشەوە بۆی بێتە خێزانی جێگرەوە 8مانە مناڵیان هەیە بەڵام زۆرێک لەوانی کە یەن داواکەن مناڵیان نییە ئەوەش بۆ ئامانجەی مناڵێکی ساوایان دەستکەوێ بۆی لای خەڵک و کۆمەڵگە وا پیشان بدەن یاخودی شکالێکی بۆ دروست نەبێت لەسەر پرسیارکردن لەسەر ئەو منداڵە ئەگەرچی پرۆژەی خێزانی جێگرەوە پرۆژەیەکە بەڕوونی مەرجەکانی تیا دیارە کە ئەم منداڵە نابێتە هی ئەو خێزانە و ئەو منداڵە بە کاتیە درێ ئەگەرچی لە ڕووی وشەی کاتیەوە مەبەستمانەوە نییە کە مەسەن دوای ساڵێک دوای 2 ساڵ کاتێ بەرژەوەندی مناڵەکە وای ویست
کە بچێتەوە لای بۆ نمونە بچێتەوە لای دایک و باوکی ئەسڵی خۆی یا لێی وەربگیرێتەوە بچێتە خێزانێکی تر کاتێکە مەبەست لەوەیەوە ئەگەرنا ئێمە لە 6 مانگ تا 3 ساڵ تا 18 ساڵ ئەتوانین ماوەستا باس لەوە کرد کە یونیسف هاوکاری مادیتان دەکات ئەم پرۆژەیە چه پێویستی بە هاوکاری مادی هەیە لە کاتی بیانی کە تۆ منداڵێک دەدەیت تا خێزانە جێگرەوەکە چه پێویستیک بە هاوکاری مادی دەکرێت و ئەگەر منداڵێک تەسلیمی خێزانەکە دەکرێت خێزانی جێگرەوە چاودێری ئێوە بەسەرم خێزانانە یا چەند جۆرە هەردوو پرسیارەکە جوانە طبعاً پرۆژەکە بەڕاستی پشتیوانی مادی گەورەی بۆ چونکە لە کوردستان و عێراقام ئەزمونە نییە تەنانەت لە وڵاتانی دراوسێش لە ئوردن هەیە و لە سعودیە هەیە و بزانام لە ئیماراتی شەیە وەک شەیداخان باسی کرد و ئەگەرنا لە وڵاتانی تر نییە بۆیە جێگیرکردنی پایەکانی سیستمی خێزانی جێگرەوە پێویستی بە شارەزایی بە ئیمکانیاتی مادی و مرۆیی هەیە ئێمە بۆ هەردووکیان پارەمانەوێت بۆ ڕاهێنانی ستافەکان پێویستمان بە خول و دەوراتی زۆر هەبوو بۆیە ئێستا زۆرینەی زۆری خولەکان و ڕاهێنانەکان بینراون و ستافەکانمان ئامادەن و ئەو ئیمکانێتە مادەش بۆ ڕێخستنی با بڵێن شوێنێک بۆ خێزانی جێگرەوە ئەوەش کراوە ئیمکانیاتێکی مادیشمان پێویستە کە وەڵامی پرسیاری دووەمی جەناب تاویشەوەیە کە بە بەردەوامی ئەبێت توێژەرەکان سەردانی خێزانەکان بکەن دوو توێژەرمان هەیە لەمەیانە توێژەرێک بۆ مناڵەکە تەرخانەکرێ چاودێری ژیانی مناڵەکە ئەکات راپۆرتی خۆی پێشکەشەکە توێژەرێکیش چاودێری ژیانی خێزانەکەیەکە راپۆرتی خۆی پێشکەشەکە ڕێنماییەکە بە بەردەوامی پەیوەندی تونند و تۆڵ لە نێوان توێژەرەکان و مناڵەکە و خێزانەکە هەیە لە هەفتەی یەکەمە هەفتانە یەکجار دوایی وردە یعنی بە شێوەیەکی چڕوپڕ سەردان و چاودێری هەیە بۆ خێزانەکان بۆی یەکەم پشتگیریان بکەن لەوەی کە ئەم ئەرکە قورسیان گرتوۆتە ئەستۆ دوام بۆ ئەوەی کە چاودێری ژیان و سەلامەتی منداڵەکە بکەن دڵنیا بنەوە لەوەی کە ئیشەکە سەرکەوتووە بۆیە ڕاهێنانی ئەو ستافانە و دابینکردنی ڕاوێژکار و شارەزای زۆر بەتوانە لە وڵاتی بەریتانیا و ئەمانە هەمووی تێچووی زۆر گەورەیانەویست کە حکوومەت لەم 3 ساڵانەیە توانی دابین زۆر باشە مامۆستا عومەر ئەو خێزانانی کە داوای مناڵەکەن باست لەوە کرد کە لە مناڵی ساوە تا 5 ساڵ لەم کاتە ئێوە منداڵەدەن بە جێگرەوەی خێزان ئەو منداڵانی کە تەمەنیان 5 ساڵ و هەست بەوە دەکەن کە لەم بینی ئێوە یا بڵێن پرۆژه ئێوەیان نامێنێت و ئەڕواتە لای خێزانێکی کە ئێوە تا چەند گوێ بە هەستی ئەم مناڵە ئەیان چونکە لەو کاتیان مناڵە هەستی هەیە ئەزانێت کە لەو مناڵانەی دیکە جیا ئەبێتەوە ئەچێتە خانەیەکی تر طبعا مجموعەیە کەلێن لە ژیانی عاتفی مناڵە دروسە بێت کاتێک لە خێزانەکەی خۆیان تونند و تیژی بەرامبەرە ژیانی ناسەلامەتە یان نەخێر چوارچەوەی خێزانەکەی لە دەسەدا باوکو دایک لە دەسەدایەتە ماڵەکانی مناڵان یعنی کەلێنێکی گەورە دروسە بێت لە ژیانی عاتفی و خۆشەویستی و ویژدانی و لایەنی معنەوی ئەو مناڵە کە تعویز ناکرێتەوە و هیچ شتێک نییە قەرەبووی ئەم کەلێنە بکاتەوە بۆیە ئێمە هەوڵە دەین لە ماڵەکانی مناڵان بە ئاراستەی قەرەبووکردنەوەی ئەم کەلێنا بڕۆین و هەوڵی شەدەین مناڵەکە ڕابهێنین فێرکەین لەسەرەوەی کە ئەوە قۆناغێکی ژیانەتی و بارودۆخی دەرونی و ئامادە بکەین کە تەقبول یا قبولی ئەو بارودۆخە تازە بکە کە ئەچێتە لای خێزانێکی نوێ طبعا ئەمە بەڕاستی قورسایەکی زۆرە خاتە سەر توێژەرەکان ماوەیەکی با بڵێن مانگ دوو مانگێک پێشە ئەوەی ئەو منداڵە لە ماڵی مناڵانەوە بگوازنەوە بۆ ناو خێزان جێگرەوەکە کاری لەگەڵەکەن چیرۆکی بۆ گێڕنەوە کە چیرۆکەکان ناڕاستە و خۆ ئەوە لە زیهن و هەستی ئەو مناڵە دروستەکە کە ئەو بۆ قۆناغێکی تری ژیان تازەی ژیان ئەڕواد و ئەوەش بەرژەوەندی زۆر باشەوەسا زۆر بە کورتی من سێ ئامارمەوە ئامارێکی چەند منداڵتان ێستا لە خانەی منداڵان هەیە و چەند خێزانی جێگرەوە منداڵیان پێدراوە چەند خێزانی جێگرەوە ژەسە ناویان نووسیوە بۆی کە منداڵیان پێ بدرێت زۆر باش طبعا لە ماڵەکانی مناڵان بە شێوەیەکی ناوەند بیگرین نزیکەی 30 بۆ 35 منداڵ ئامادەیە چ لە قۆناغی ساوە تاوەکو 18 ساڵ بەڵە بە بەردەوامی نزیکەی 35 زیادەکە کەمەکە لەو ژمارەیە خێزانی جێگرەوە لە ماوەی ئەو 3 ساڵە توانیمانە 67 خێزان تۆمارکەین کە ئامادەن ببنە خێزانی جێگرەوە لەو 67 طبعا پرۆسەیەکی درێژخایەنە 15 خێزانیان پەسەند کراون کە خێزانی جێگرەوەن و لەو 15 خێزانە 10 منداڵ لە ماڵەکانی مناڵانەوە گوازراونەتەوە بۆ ناو خێزانەکان
بەڕقەم لەوە چێ ئێستا بینەرێک گوێی لێمان بێ بڵێ ئەم ڕقەمانە بچووکن بەڵام لە ڕاستیە زۆر گەورن چکە ئەزمموی یەکەم جارە و کێشە و گرفتی زۆرمان هەیە بە تایبەت ڕێگری یاسایی هەیە ئێمە لە کوردستانە یاسایەکمان نییە کە پاڵپشتی ئێمە و دادگاکان بێ بۆەوەی پرۆسەکە بە ڕێکوپێکی بڕوە و هیچ ڕێگریەک نێتە بەردەممان و هەر لەو پرۆسەیە ئێمە عملەیەکی زۆر قورسەکەین ئەگەر ئەو مناڵە دایک و باوکی ئەسلی خۆی مابێ ڕاوێژی لەگەڵەکەین هەوڵە دەین ڕەزامەندی ئەو دەست بخەین چونکە ئێمە یاسایەک نیە پشتگیریمان بکە و پاشان پرۆسی ئامادەکردنی مناڵەکە پرۆسی ئامادەکردنی خێزانەکان کە دەورات و ئەوانە بینن بۆیە لە ڕووی ڕقەمەوە گەر بچووک بێ بەڵام لە ڕووی ئامانجەوە ئامانجێکی گەورە زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان بینەرانی عزیز دیارە بڕگەی دووەمیش بەم شێوازە کۆتایی پێات ناوبڕێکی کوروەردەگرین و دەچی لای بڕگەی سێم و کۆتایی بەرنامەکەمان. بەڵە بینەرانی عزیز بڕگەی سێمی بەرنامەکەمان وە کاماژەم پێکرد پێشانگای کردنەوەی و کۆمپانیانەی کە لە بواری تەکنۆلۆژیا و زانیاری و پێشکەوتنەکانیان دوێنێ وە لە ئەمڕۆوە ماوەی 3 ڕۆژە بامڕۆ لە شاری هەولێر پێشانگایە کراوەتەوە کە خۆیان عرض دەکەن ئەم پێشانگام کۆمپانیایە تا چۆندە لە بواری تەکنۆلۆژیا پێشکەوتون و بە تایبەتی ئەم کۆمپانیایە ناوخۆین و ئەمە یەکەم جارە بەم شێوازە لە هەرێمی کوردستان پێشانگایەکی بەو شێوازە بکرێتەوە. پەیامنێرمان وەلی سەری لە شاری هەولێرەوە لەگەڵمانایە. وەلی سڵاون لێبێ ئەگەر قسە و باسی پێشانگەکەی ئەمڕۆی شاری هەولێرمان بۆ بگوازیتەوە ئەمڕۆ پێشانگایە کۆتایی پێدەهێنرێت. سڵای خۆی گەورە لە تۆ تاوای بینەر بیسەرانی کەناڵی ئەسمانی پێیان بێتم بەڵێتن بەڵێ ئەم پێشانگایە کە ئەمڕۆ کۆتا ڕۆژێتی ئەروە دەرفەتیشی باش بوو بۆ تەواوی ئەو کۆمپانیانەی کە لە بواری سۆفتوێر و هاردوێر لە هەرێمی کوردستان کار دەکەن چ کۆمپانیەکانی ناوخۆ کۆمپانیەکانی بیانی کە لەم پێشانگای بەشداریان کرد نزیکەی 100 کۆمپانیا دەبوون 75 کۆمپانیان ناوخۆی بووە 25 کۆمپانیەشان هی دەرەوەی هەرێمی کوردستان بوو کە لە تەواوی وڵاتە جیاوازەکاندا پێک هاتبوون و بە تایبەتی وڵاتانی دەوروبەر کە بەشداریان لەم کۆمپانیا لەم پێشانگایە کردبوو ئەمە وای کرد لەم پێشانگایە تەواوی ئەو داهێنانی خۆیان یاخودە وێژنە تازانی کە لە بەرنامەج و بەرنامەکە هەیەیان بوو بیخەنە ڕوو ئەروە لە پێشانگاکەدا بووە دەرفەتێکی باش بۆ هاوڵاتیان یاخود ئەو کۆمپانیانەی کە مەبەستیان بۆ ئەو تەکنۆلۆژیا تازانی کە ئاشنابن پێ یاخود بەدەستی بهێنن چ لە بواری سۆفتوێر یاخود هاردوێر کە وای کرد کە ئەمانە بێن لێرە لەم کۆمپانیادا ئاشنا بەڵوا دەرفەتێکی باشیش بوو بۆ کۆمپانیا ناوخۆیەکان بۆی کە وەچیلاتی براندە عالەمیەکان وەربگرن یا خۆ تەنسیق بکەن لەگەڵ براندە عالەمیەکان کە ئەمەژوە بۆوان دەرفەتێکی زۆر باش بوو. ئێستا ئێمە لای یەکێک لە کۆمپانیەکانی کە لە شاری هەولێرە و هەروە وەچیلاتی چەندین براندی جیهانی هەیە کە ئەوش کۆمپانیای هایتێک ئەوش چەندین بەرنامەی جیاواز و هەروە لە سۆفتوێر و هەروە هاردوێر دشتی کە چەندین کەلوپەلی جیاوازی هێناوەکە لە پێشانگەکە عەرزی کردووە کە تایبەتە بە خۆیان و هەروە لەگەڵ بریکان چونکە ئەوان لەلایەن چەند کۆمپانیایشی جیهانی و ئەمڕۆ لە پێشانگاکە عەرزیان کردووە 2 ڕۆژی پێشووتریش لە پێشانگەکە عەرزیان کردبوو کە ئەوانەی کە سەردانیان کرد هاتوون سەیری داهێنان و یاخود وێژنە تازەکەی کۆمپانیای هایتێکیان کرد. ئێستا من یەکێک لە مهندسی کۆمپانیای هایتێکم لەگەڵ داعش کاک محەممەدا ئەو زانیاری زیاترمان پێدەسەبات بە کۆمپانیا کاک محەممەد من دەبێت سەرتا لەوە دەست پێ بکەم کردنەوە ئەو پێشانگای گرنگی لە چیە بۆ ئێوە بۆ ئەو کۆمپانیانەی کە لە هەرێمی کوردستان لە بواری تەکنۆلۆژیا کار دەکەن. سەرەتا بەخاتنی جەنابتان دەکەین بەخێر بێن. یەکەم جارە پێشنگایەکی لە بواری ئاتیدا دەکرێتەوە سوودێکی زۆری باش هەبوو و چەندی شەریکاتێکی عالەمی داخلی ئەم پێشنگایە بوو. هیوادارم سوودێکی هەبێ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و گرنگێکی پێشچوونی تەکنۆلۆژیا لە کوردستاندا بەرەو پێش بڕۆ. ئەو پێشانگانە تا چەند وا دەکات ئاستی تەکنۆلۆژیا لە هەرێمی کوردستان بەرەو پێش ببە و ئێوە کە لە کۆمپانیا ناوخۆیەکانی هەرێمی کوردستان دەتوانن تەنسیق لەگەڵ کۆمپانیای جیهانیەکانی بواری تەکنۆلۆژیا بکەن. بەڵێ ئێمە کۆمپانی هایتێک وەکیلی چەند شەریکێکی عالەمین وەکو شەریکەی هواوی، شەریکەی HP، DLMC، هۆنیوێل شرکتێکی عالەمین.
کۆمەڵێک شخص ئەگە توانای دابینکردنی ئەو شتەی نەبێ ئێمە توانین کۆمپانیا هایتێک بە ئاسانترین شێوەیە بە کولفەیەکی کەمتر دەتوانین بۆیان دابین بکەین. واتە ئەوە دەرفەتێکی باشە دەرگایەکی باشە بۆی کە ئێوە تەنسیق بکەن لەگەڵ هاوڵاتیان لەگەڵ کۆمپانیەکان بۆی کە ئەو بەرنامجە یاخود ئەو تەکنۆلۆژیای کە ئەوان پێویستیانە ئێوان بۆیان دابین. بەتەکید ئێمە ئاسانکاریکی زۆر باش دەکەین وەکو شەریکی ئێمە لە هەرچ بوارێکدا لە هەر بوارێکی هاردوێردا هەم سۆفتوێردا ئەتوانین بە ئاسانترین شێوە بەدەستان بگەێنین. ئێوە چیتان لەو پێشانگایە نمایش کرد کە لە پێشتر نەبووە خەڵک نەیبینیوە بەڵام لە پێشانگاکە ئێوە عرضتان کردو بۆی کە بە خەڵکی ئاشنا. ئێمە کۆمپانی هایتێک جیاوازەکەمان لەگەڵ کۆمپانیاکانی تردا ئێمە لە بواری پاوەردا ئیشمان کردووە گەورەترین مەشروعمان کردووە تا ئێستا ئاستی عێراقدا پرۆژێک بوو لە ڕۆیاڵکان لە بازیان پرۆژێک بوو کە کرام کە توانیمان 7 مێگاوات کاربا دابین بکەین بۆ ئەم پرۆژێکی زۆر سەرکەوتوو بوو تا ئێستا ئەو پرۆژەیە بەرەو ئیشکردن دەڕۆن. ئێوە دەتوان لە بواری UPSیش داهێنام بکەن و هەروە پرۆژەی گرنگتان بەڵێ ئێمە لە بواری UPS پرۆژەی گەورەمان کردووە و شتێکی جیاوازتر لە کۆمپانیەکانی کەش ئەوەیە ئێمە ئەتوانین ئەو شوێنانی کە کارەبایان بەدەست ناگات شەریکە نەوتەکان هەندێک شوێن هەیە کاربایان زۆر بە زەحمە بەدەست دەکات ئێمە توانین وەکو شەریکی کۆمپانی هایتێک ئەتوانین لە ڕێگەی سۆلەر پەناڵەوە یان لە ڕێگەی تۆرباینەوە کارەبا بە ئەو شوێنە دابین بکەین و بەسەنترین گات کۆمپانیەکانی کۆمپانیای خۆتان تا چەند سوودتان لەو پێشانگایە وەرگرتەوە بۆی کە تەنسیق لەگەڵ کۆمپانیەکانی تر بکەن کە ئێستا هاوشێوی ئێوان ئەوانیش کەلوپەلەکانی خۆیان عرض کردووە تەنسیقتان چۆن دروست کردووە کۆنتاکتان لەگەڵی هەبوو چەند سوودتان لەم پێشانگای بینی. بەتەکید هەر پێشەنگاک لە بکرێتەوە سوودی کاری خۆی دەبێت شەریکاتی زۆر گەورە هاتوون شەریکاتی ئەجنەبی هاتوون زۆر دڵخۆشم بەم کارە شەریکاتی عالەمی لێرە پارتنەرن پیان خۆش بۆ بۆم کارێکە ئێمە کردومانە و سوودی دەبێت بۆ حکومەت بکەم کارێتە ئێستا. بۆ منێکی هاوڵاتی تا چەند گرینگە پێشانگایکی لەو زۆرە بکرێتەوە بۆی کە من بێم ئەو کەلوپەلەی کە من پێویستمە یاخۆت ئەو وێژنە تازەی لە بەرنامج و بەرنامە هەیە کە من خەونی پێوەبینم بەدەستی بێنم لە پێشانگای بەدەستم کرد. بەتەکید پرسیارێکی زۆر جوان بوو ئەتوانین ئاسانکاری بکەین بۆ ئەو کەسانەی کە حەزیان لە بوارێک شتێکە یان ناتوانن بە ئاسانی بگەن ئێمە کۆمپانیەکەمان ئاسانکاریەکی زۆر باشی دەکەم لە هەر بوارێکدا بوارێک پێویست بە سۆفتوێرێکت پێویست بێ ناتوانانی بیکڕی لە دەوی وڵات بێ یان مایکرۆسۆفت بێ بەرنمەیەکی قرس بێ نتوانانی بیکڕی کۆمپانیەکەیمان ئێمە ئەتوانێت ئاسانکارێکت باش ڕێگاکت بۆ بکاتەوە ئەتوانین بە ئاسانگاری دەدەستت. سپاس بۆ دەرفەتێکم ئێمەدا بەڵێ جەلال ئەوەی کە ئاماژەی پێکرد کاک محەممەد ئەمە تایبەت بوو بە کۆمپانیای هایتێک بەڵام کۆمپانیای تریشێ بۆ نمە لە بواری گەاندن کە لە بواری پەیوەندی هەروەها لە بواری تر کار دەکەن لێرە کەلوپەلەکانی خۆیان عرض کرد و هەروە ئەو بەرنامجە و وێژنە تازانەی کە تازە داهێنانی لەسەر کرد و هەروە خستوێتانە بەردەستی خەڵک و هاوڵاتیان لێرە عرضیان کردووە بۆتە دەرفەتێکی باشش بۆ کۆمپانیەکان و بۆ هاوڵاتیش بۆی کە کەلوپەلە و پێداویستیانەی کە کۆمپانیەکانی تر وەلی ئەگەر گوێت لێمە ئەو شتانی تر کە کۆمپانیەکانی تر ئەرزیان کردووە لە پێشانگاکەدا چین و بە تایبەتی پێشانگاکە ئەمە یەکەم پێشانگایە بەو شێوازی کە عرض کراوە لە شاری هەولێر و چەند ڕۆژی تر بەردەوامە بێت. پێشانگاکە ئەمڕۆ کۆتایی پێدێتن تاوەکو ئێوارە بەردەوام دەبێت بەڵام ئێوارە کۆتایی پێدێتن تەواو دەبێتن ئەو کەلوپەلانی کە لێرە عرضکراون زیاتر تایبەتن بەو کامیرەی چاودێری زۆر گرنگی پێدراوە لە پێشانگاکەدا کە چەندین ڤێژنی تازە هاتووە لێرە عرض کراوە هەروە لە بواری پەیوەندیش زۆر گرنگی پێدراوە بۆ منە کۆمپانیەکانی ئینتەرنێت لێرە تەواو ئەو نمایشی ئەو وێژنە تازانەی خۆیان دەکەن کە لە پێشانگاکەدا هەیە هەروان بواری ڕۆبۆتیش کە لە هەرێمی کوردستان و داهێنانەی کە کراوە یاخود دەتواندرێ ئەو داهێنانەی کە بکرێتن لە بواری ڕۆبۆت سوود لە ڕۆبۆت وەربگرێتن لە بوارە جیاوازەکانەوە لێرە چەند کۆمپانیایشی تایبەت هەنا ئەو کەلوپەلەکانی خۆیان نمایش کردووە بۆ هاوڵاتیان و بۆ کۆمپانیەکان. زۆر باشەوەلی ئەگەر پێم بڵێ و کۆمپانیا ناوخۆیەکان کە شتومەکیان عرض کردووە تا چەندە ئەو تەکنۆلۆژیایی کە عرضیان کردووە بەرهەمی ناوخۆن یان ئەوانش خۆت سپۆنسەری یا وەکیلی کۆمپانیا زەبەلاحەکانی جیهانی.
بەشی زۆری کۆمپانیە ناوخۆیەکان بریکاری کۆمپانیە زەبەلاحەکانی جیهانن واتە بەشی زۆریان ئەوانەیە و کەلوپەلانی کە عەرزیان کردووە هی کۆمپانیە جیهانیەکانن لە هەرێمی کوردستان عەرزیان کردو ئەو کۆلپەلانی کە لە جیهاندا تازە خراونەتە بەردەستی خەڵکەوە بەڵام نەگەشتنەتە هەرێمی کوردستان ئەو کۆمپانیانە هەوڵیان داوهێناوتیان و پێشانگای عەرزیان کردو بۆی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان سوود لەو ڤێژنە تازە یاخۆ سوود لەو کەلوپەلە تازانە ئەو کۆمپانیا زەبەلاحانە وەربگرن و هەندێک کۆمپانیاش هەیە کە کەلوپەلی تایبەت بە خۆی عەرز کردواتە داهێنانی خۆیەتی کە لە هەرێمی کوردستان ئەنجامدا بۆنم لە بواری بەرنامجەوە لە باری تەکنەلۆژیای ئینتەرنێت ئەمانەی تر ئەمانە لەو هەندێک کۆمپانیا هەنە بەڵام ژمارەیان کەمە بەڵام ئەوەی تر کە هەیە زۆربەی زۆریان تایبەتن بەو زۆر باشە وەلی سەلیم پێیانێرمان لە شاری سلێمانیەوە کە لەگەڵمانە بوو. بەڵە بەڕێزان تاوی بەرگە و بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن بە هیوای ئەوەی کە جێگەی سوود و ڕەزامەندی ئەوەی ئازیز و خۆشەویست بێت. سوپاس بۆ ئەوەی کە تا ئێستاش بینەرمان بوون. خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ.